وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئاخێزنامەیە کوردان کەوتە بەردەسە خەڵک و ئیستە پێم وایە کە فرێک لەوانەی کە ئەبێ بیبینن و دیبێتیان هەم ئاخێزنامەیان دیوە هەم و بەرچاویان کەوتووە، چە بە زوانە سۆرانی و چە بە زوانە هندیش یا فارسی. بۆیە من لەو دیبەیتە محاولە ئەکەم گرنگیە ئاخێزنامە شەنوکەوێک بکەم و ئەهەمیەتە ئەمە بۆ ئەوانەی کەوە بەردەستیان کەوتگە و چاویان پێخشانگە دەرخەم. ئاگادارم کە ئاخێزنامەیە کوردان و دەسە سەرانە حکوومەتە هەرێمە کوردستانیش گەیگە، بە تایبەتی سەرانی یەکێتی دەستی تەحویلیان گرتگە ئاخێزنامەیە چاپکریاک. بەڵام دەبێت لەگرا من ئاماژەیەکی پێ بکەم، چاوێکی پێ بخشێنم و بە شێوەیەکی کولی سەبارەت بە ئاخێزنامەی کوردان قسە بکەم. بزانن لە سەروبەندی حملەکردن رووسیا بۆ ئوکراین، ئەوانەی کە لە ئوروپای غەربەوە یا ئەمریکا قسەیان ئەکرد لە تەسلیحکردنە خەڵکە ئوکراین، بەحسیان ئەوە بوو کە بەراوردەکانە پوتین ئەمەسە کە ئۆکراین قەت دەوڵەت نەبووگە، ملەتیش نەبووگە و خوێندنەوەکانە پوتین خوێندنەوەیەکی مێژوویی نییە، بەڵکو خوێندنەوەیەکی ئیستیعماریە. خوێندنەوەی ئیستیعماری یعنی چی؟ یعنی ئێمە تاریخە جۆرا و جۆرمان هەست. یەکێک لەو تاریخانەی کە فرە بە کەمی کەڵکی لێوەرئەگیرێت تاریخە ئیستیعمارە، هەروە کە تاریخە بڵاوە پێکردنە بازاڕە جیهانی ئاماژەی پێ ناکرێت و چۆنیەتی جێبەجێبوونە بازاڕە جیهانیش ئاماژەی پێ ناکرێت. تاریخی ئیستیعماری دوو نوکتەی بەرجەستەی هەست. نوکتەی ئەوڵ ئەوەسە ئەو وڵاتە ئوروپەیانەی کە ئیستیعماریان ئەکرد پاساویان بۆ ئیستیعمارکردنی وڵاتانی تر ئەمە بوو کە ئەمانە وڵات نین، ئەمانە مردمیش نین، ئەمانە کۆمەڵێک عەشیرە و هۆز و قەبیلە و ئەوانەنە کە هیچ سیادەتێکی سیاسیان نییە و دەبێ بڕۆنە ژێرە چنگە مردمانە متەمەدن. هەر بۆیە سەروەریە سیاسی هیچ کەسێکیان بە ڕەسمیەت نەئەناسی و پەلامارە خاک و سەرزەمین و مردمەکانە ئەویانە ئەدا. داستانێکی تری ئیستیعمار ئەوەسە کە ئەو قەبیلانەی کە عادەتیان بە ئیستیعمار کردگە، وەکو هیندیەکان، وەکو تورکەکان، وەکو یەهودیەکان، وەکو ئەرمەنیەکان، ئاشووریەکان، ئەوانەی نامتەعەلقن، ئەمانە ئیستیعمار لە شێوەی هەر ئەربابێک و بۆیان دەرکەوێ قبوڵی ئەکەن. بۆیە پوتین پێی وابوو یا ئوروپایەکان وا ئەڵێن کە پوتین وا خیاڵی کردبوو کە چون ئوکراین وڵات نییە و چون ئوکراین سیادەتە سیاسی نییە، کۆمەڵێک ئلیتی لەسەرەوە هەیە کە ئەم حکوومەتیان دروست کردگە کە فشار دەوڵەتە رووسیا هات بە ملیانە و ئەرتەشە رووسیا قاچی خستە ناو خاکە ئوکراین، ئەمانە هەڵدێن و خەڵکەکەش بووی مهم نییە لە ژێرە دەسە دەوڵەتە ئوکراین بێت یا لە ژێرە دەسە دەوڵەتە رووسیا. ئەم بەشەی کە من ئاماژەم پێکرد یەکجار بەشێکی مهمە لە خوێندنەوەی خیاڵستانە کۆمەڵە خەڵکێکە، یعنی ئەوەی کە ئیستیعمار چۆن ئەنوارێتە تۆ، ئیستیعمار چۆن تۆ پێناساکە، ئیستیعمار بە تۆ ئێژێت کە تۆ قەبیلەی ئیستیعمار بووی، یعنی کۆلۆنی بووی، بۆت مهم نییە کە کێ تەب ئەدا بە ملتا. ئەوانەی مقاومە ئەکەن کۆمەڵێک کەسی ئیلیتن
کە گوشارێکیان بۆ بینی ئەوانە دەرئەکەون و خەڵکەکە گشتی لە تۆ فەرمان ئەبا. بگەڕێنەوە سەر ئەوەی کە ئێمە زۆر جارێک ئەبیسین کە سەرزەمینە ئێمە و خەڵکە ئێمە خەڵکە ئیستعمار بووبە. تا ئەم دەقیقە کە لە هەزارەی سێوەما خەریکین ژیان ئەەکەین و تا ئەم دەقیقە کە دنیا وەرچەرخانێکی ئەجیب و غەریبی بەخۆی گرتگە، مێژووی معاسرە 100 ساڵ 150 ساڵ ڕابردووی ئێمە لەو بەشەی کە بە شێوەی قەومی پێی ئێژن کورد و لە بەشەکانی تریشە بگرە لە کەکووی و بۆی ڕەحمەدا، لە بووشهرە، بگرە لە مەناتقە جۆرا و جۆرە، ئەم مردمە ملی نەداگە بە هیچ زۆردارێک هیچ وەخت. بارهای باریش ئەبیسین کە مەسەڵەن ئەوانەی سەر بە کۆرپۆریشنە یەهودە ئێرانین ئێژن کوردەکان مەرزدار ئەگرا بووگن، یعنی خۆیان ئەکەن بە ناوەڕاست، ئێمە ئەکەن بە سنوورە ئەوان. کەس نییە بێژێت تۆ سنوورە ئێمە بوویت یا ئێمە سنوورە تۆ بووین، کەس ئەمە نایژێ. بەڵام یەک چت وازەحە، ئەوەی کوردە و لە سەرزەمینە کوردان بووگە، تەعەڕوز و پەلامار و هێرشی هیچ هێزێکی دەرەکی تەحمل نەکردە و داگێ لێ هاڕێگێسی و هیچ کەسێ نەیتوانیگە بە سەرزەمینە کوردەوارا تێپەڕێ، هیچ کەسێک. ئەمە بەو مەعنا نەبووگە فڵانە تیرە فڵانە خێڵ کە لە بەرامبەرە دوژمنێک کاوێسیاگە کە پەلاماری ئەم خاکەی داگە مەرزی بۆ کەسێک پاراستگە، بەڵکو پارێزگاری لە ژیان خۆی کردگە، ڕێگەی نەداگە کە کەسێک بێت و تەعەدای ژیانی بکات، تەعەدای سروەت و سامانی بکات، تەعەدای بوونی بکات. بەڵام ئەمە لە وەرچەرخانێکە ئەکرێت بەم ئیستیدلالانەی کە ئەدرێت بە خوردە خەڵکیش کە ئێمە بین زیاتر ئەقڵە عورفی بەسەرمانە زاڵە. ئەقڵە عورفی چییە؟ ئەقڵە عورفی ئەو شتەسە کە تۆ بێواسطە لە ڕێگەی حسەکانتەوە دەسی پێپەیاکەی، وەکو بینین، وەکو بیستن، وەکو بۆکردن، وەکو تامکردن، وەکو لەمسکردن. بەڵام ئەوەی کە ئەڕواتە وادیە ئەقڵ، وەکو چۆن حەیران عەلیشا ئێژێ دیدەی سەر بپوش چاوە دڵواکە، ئەوسا قودرەتە حەق تەماشاکە. یعنی لەو جێگەی کە تۆ احتیاجت هەست بە خوێندنەوە لە ئەقڵە. ئەکسەریەتە ئێمەمانان کە خەڵک بین تەعتیلی ئەکەین، ئەوە کارە ئێمە نییە، کار ئەو کەسەسە کە عاقڵە، کارە ئەو کەسەسە کە کاری بیرکردنە. بیرکردنیش فێرە کەس ناکرێ، بیرکردن پرۆسسێکە کە ناتوانی فێرە کەسی بکەی، لە پڕێکە لە گفتوگۆیەکە بەهۆی هەبوونی دەیتاگەلێکە ئینسانێ لە ناو مێشکیا ئتفاقێکەکەوی کە پێی ئێژن بیرکردن. هەرواکە تەفەلسۆفکردن یا فەلسەفی بیرکردن فێرە کەس ناکرێت. ئەمە شتێک نییە تۆ بتوانی فێری کەسی بکەی، بەڵکو کەسانێک کە تۆ پێت وایە هەندێک ئەلفبایان لەبەردەسە، وەختێک گفتوگۆیان لەگەڵا ئەەکەی ئەیانوێتە ناوە مەسئلەیەک، پێت وایە کە ئەمانە بەرەبرە ئتفاقی لە ناوە مێشکیانە ئاکەفێ، شتێک بە ناوە بیرۆکە دروست ئەوێ. بزانن لەبەرەوەی کە من بێژم ئێمەمانان چەندێک لە خۆمان بێگانە کریاگین، ئێمە لە خۆمان بێگانە کریاگین، ئێمە نامۆین بەرامبەر بە خۆمان ناناسین، ئێمە سەرسەری پێئەنین بەسەر خۆمانەوە ئەڕۆین. لەبەرەوەی کە من ئەم تیکەتانە لەگەڵا بەش بکەم، تیکەیەک لە دەفتەرە دەروێش نەورۆزە سۆرانیتان بۆ لێ ئەدەم، بەس یەک گوزارەیم بۆ مهمە، یەک گوزارە.
بەڕێنە ئەندام یاران چیش بیەن سەرنجام قاڵ ئەزەڵ چیش بیەن. خب یاران چش بیەن سەرنجام قاڵ ئەزەل چش بیەن. بزانە ئێمە ناتوانین تعریفێکی ئەو تۆ لە فەلسەفە بدەین، بەڵام هەروە کە محاولە بکەین تعریفێکی بدەین، فەلسەفە گەڕانەوە بۆ مەبانی و مەبادئە، ئەوەی کە یۆنانیەکان پێی ئێژن ئارخە، یا ئێژن لە زوانە یۆنانی پێی بێژریاگە ئارخە. بزانە تۆ وەختێک لە وادیە میتۆس و ئەفسانە تێتە دەرۆ، لە ئەفسانە تێتە دەرۆ بەرەو لۆگۆس ئەچی، بەرەو کەلام ئەچی، بە پرسیار دەست پێەکە، بە شوێن مەبدەئا ئەگەڕێ، لەگرا دەستپێکی بیرکردنەوەس، دەستپێکی پرسیارکردن و بە شوێن مەبادئا چوونە. لەوانەیە ئێمە پێمان وابێ ئێمە هەر خشتێکە و بەجێ ماگە و هاتگە و ژێ یاران چێش بیەن، یاران چی بووگە پرسیارەکە، مەبدە سەرنجام قاڵ ئەزەل چێش بیەن، سەرنجام قاڵ ئەزەل چۆن بووگە. جا تۆ هەر لەم دەفاترە تێ ئەگەی کە ئەو تاریخی کە تاریخە خەتیە لە ئەدیانی ئیبراهیمیە کە سەرنجام ئافرینشێکی هەست بەرەو ئەبەدیەتێک ئەڕوا لە ئەزەلیەتە تەیە مەسیر ئەکا و مێژوو حدوسی هەست، لەحزەی حدوسی هەست. مەسەڵەن لە مێژووی مەسیحیان ناگەهن تەوەلودە مەسیح ئەوێتۆ لەحزەیە تاریخی، لەحزەی مێژووی. لە ئیسلامە تەوەلودە پێغەمبەری ئیسلام یا هیجرەتە پێغەمبەری ئیسلام لە مەککە بۆ مەدینە ئەبێتە لەحزەیە تاریخی. بەڵام تۆ هەر سەرسەری بنواری بە ئەدەبیاتی زارەکی و شەفاهی خوت، جافی بێ، سۆرانی بێ، هەورامی بێ، یا ئەدەبیاتە فاخرە گۆرانی، ئەدەبیاتە دانایان، تۆ یەکشت ئەبینی زەمن خەتی نییە، زەمن دەوەرانە، بۆیە تۆ دەورانت هەست. من ئەم مثالانە بۆ ئەدەم بۆ خاتری ئەوەی متەوەجه بووین گرنگی ئاخێزنامە وا لەکوێیە، بۆ خاتری ئەوەی من بەحسم کرد کە لە تاریخە متەئەخرە یەک دەفعە خەڵکە ئێمە لە هیچ کوێ ئەم سەرزەمینە بەرامبەر بە هیچ گەردەنکەشێکی مسەلحی بیانیە و حتا ئەوەی کە ویستویەتی خۆی تەحمیل کات نەوەستاوە، تەحملیشی نەکردووە، لە شیر عەلی مەردان خان و تا ڕەئیس عەلی تا تەمامە ئەوانەی کە لە بەرامبەر سپاه ڕزاخانی و ئەتا تورکیا وێسیان. کەواتە ئێمە ناڕۆینە ناوە مێژووی ئیستعمار، ئێمە قەبایل ئیستعمار پەزیر نییەین، ئێمە قبوڵکەرە ئیستعمار نییەین. تا تۆ لە سەرەکان بدەی خەڵکەکە شانە بۆ شلکە، ئەم دیاردەی خەڵکەکە شانە بۆ شلکە دیاردەیەکی متەئەخری سێ چوار دەهەی ڕابردووە، وەختی چڕ ئەونۆ بەسەرتا، وەختی تەکنیگە لە جۆرا و جۆر بەسەرتا دائەنێن، وەختی مێژوود بۆ چەواشە ئەکەن و بۆ تیجێ ئەخەن. کەواتە ئەمەی کە ئێمە فکرکەین، ئێمە سەرچاوەی هیچی نەوگین لە کاتێکە ئەوانەی پێش لە سۆقراتن خەڵکی مەلاتیەن. مەلاتیە ئەو جێگەسەوە ئەحمەدکایە لەدایک بووگە، جوغرافیا و سنووری هەر ئەم کوردە قەومی ئیتنیکیەسە. کەس ئیدعا ناکا ئێمە یۆنانین، بەڵام گشت کەسێ ئیسراری هەز ئێمە مادین، نازانم بۆ. کەس ئیدعا ناکا ئێمە یۆنانین، کەس ئیدعا ناکا ئاغازە تەفەلسف و بیرکردنەوە و ئەوانە هینی ئێمە بووگە، کەس ئەوە ئیدعا ناکا، بەڵام گشت کەسێ ئیدعاکە ئێمە مادووگین. لە کاتێکە مەڵەتیە جوغرافیای ئێمەس، ئێستەی جوغرافیای ئێمەس، لە کەسیشمان داگیر نەکردووە، ئێمە تا چووگین چکۆلە کریاگین و کەورە نەبووگین.
بزانە من وەختە خۆی وتم ئەوەی کە ئینسانە کورد دروستەکات ڕووبەڕووبوونەوەیە ئینسانە لە دەرگیربوونە تەکە ژیانە. زانن ئەوەی پێی وایە ئێمە چوون زوانمان جافیە، زوانمان کرمانجیە، زازاکیە، هەورامیە، زوانمان ئەڕاس. ئێمە چون زوانمان ئەمەسە، ئێمە زوانێکمان هەست بە ناوە کوردی، دەرنەتیجە ئێمە بە کەوا پانتۆڵ و بە هەڵپەڕکە و بە زوان کوردی. ئەمە لە ئێمە هیچ بوونەوەرێکی تەمەدونی حەزارەتی یا سیڤیلایز دروست ناکە. مرۆڤ مەوجود یا بوونەوەرە سیڤیلایز ئەو بوونەوەرەسە کە بە مەرگ و بە ژیانە خۆی ئاگاهی هەست. ئەوە حەیوانە کە تەبیعیە کە لەحزەیەکی ڕابردووی نییە و داهاتووشی نییە، بەڵکو لە لەحزا ژیانەکات، چون لە خۆ ئاگاه نییە. حەیوان واسە. بەڵام ئینسان وەختێ ڕووبەڕوو ئەوێتەوە، یعنی ئینسان ژیان تەحمیل ناکرێ پێی، بەڵکو ئینسان بە گوێرەی نۆرمەکانی، بە گوێرەی پرەنسیپەکانی و ئوسوولەکانی لەگەڵ ژیانە دەرگیرەوێ. ئێمە لە هەموو جێگەیەکی ئەم کوردەوارە مەفهومێکمان هەست، فرەیەکمان سەرنجەی لێ نادەین. معمولاً کەسێک کە گەرەیکە موسیبەتێ باسکە بێژێ هۆشم بەسەر خۆمۆ نەما، شعورم نەما، ئەقڵم نەما، ئێژێ مەسەڵەن براکەم مرد و لە تاو مەرگ براکەما کە خەبەریاندا بە پێی پێخاوز دامەناوە ئەو دەشتە، یا لەناوە ئێمە مناڵ بە پێخاوسی ئەگەڕێم. ئێمە قەت بیرمان نەکردگەسۆ پێی پێخاوس یعنی چی. پێی پێخاوس و کەس نێپرسیکە خاوس یعنی چی. خاوس یعنی ئاشوب، ئەساس جەهەن خاوسە. ئینسانێک کە بە ئاگاهی ئەگا ئەزانێت جەهەن ئاشوبە یعنی خاوسە. یەکەم جێگەیە کە ئینسان و بەشێک لە بەدەنە ئینسان کە لە ئاگاهیە تەماستەکە تەبیعەتە ئەگری و زەمین ئەگری پێستونە لەشە، پێ لەگەڵ زەمینە دەرگیرە، پێیە کە پەتیە دەڕکەڕوا پێە بەرد هەڵیە قەڵاشێ و تو ئێشەکان ڕووبەڕووبوونەوە تەکت تەبیعەتە ئەفەهمی. بۆیە پێی پێخاوس ئەو پێ کە پێگەی لە خاوسایە، ئەو پێ کە پێگەکەی لە خاوسایە، لە ئاشوایە. بۆیە تۆ تێی کەوش دروست ئەەکەی، پێڵاو دروست ئەەکەی تا بەربەم ئاشوو بە بگری. بڕۆن خاوس هەمان کیۆسە بە ئینگلیسی، لە یۆنانی گیریاگە، بە قەوڵ خۆیان لە یۆنانی گیریاگە. بەڵام بڕۆن بپرسن بزانن هیچ یۆنانیەک مەفهومە پێی پێخاوسی هەسی بەکاری ئەبا. بەڵام بڕۆن هەر لە موکریانە و قەتا دیاربەکر پێی پێخاوسیان هەست. بۆیە تۆ وەختێ منداڵی و بە ئاگاهی ناگەی بەعزێ ماوەقە پێخاوسی ئیشی پێ بکەنە پێچە. وەختێ لێت ئەقۆمێ سەتح شعورە تێتە خوار، یەکەم اتفاقی کە بۆت ئەکەوێ بە پێی پێخاوس ئەڕۆیی. ئەمانەمە ئیشارە پێ کرد و تا ئەگرا هاوردن گەرەکم بوو لەمە تێبگەین کە ئێمە مردمێک نەبووین کە بێ تەمەدون بووین، ئێمە مردمێک نەبووین کە بێ مێژووی فەرهەنگی بووین، ئێمە مردمێک نەبووین کە نەمانتوانی بێت لە دەرگیربوونە لەگەڵ ژیانە شێوەیەک و حەزارەتێک
بۆ خۆمان دابنین. کارم بەمە نییە کە ئێمە ئیمڕۆ بچوو کریاگینەوە، کارم بەمە نییە کە ئێمە ئیمڕۆ خۆمان زەبوون ئەبینین. بەڵام لەگرا یەک چدووە بەرچاو ناگیرێت. فیلمێک کەس بەناوە کەسڵ، داستانی ژنراڵی سێهەسێرەیەکی ئەمریکاس، ژنراڵی سێهەسێرەی ئەمریکا کە غەڵەتێکەکە لە توور ژیانە سەربازیە هەمیشە سەرکەوتوو بووگە، لە هەرچی شەڕەکانە بووگە، بەڵام یەک غەڵەتەکە لە عەمەلیاتێکا دەستوری جێبەجێ ناکات و ئەبێ بەهۆی کوشتنە 8 سەرباز ئەیکەنە سجنە ئەرتش 10 ساڵی بەسەرهاتن. تەمامە ئەو سجنە سەربازن وەکو خۆی خەلافیان کردگە خەلعە دەرەجە کریاگن و فڕە دریاگنە زندان. ئەوەی کە زندانبانە سەرهەنگێکە، کۆلۆنەلێکە و گەرەکیسی ئەمانە بەهاڕێت، چون ئەمانە ئیتر سەرباز نەماگن. ئەو سەربازە لێیان ئەدا، تەحقیریان ئەکا، بچووکیان ئەکاتۆ، لێیان ئەکوژێ، فڕیان ئەداتە شوێنە تەنگ و تاریک، ئیزۆلەیان ئەکات. داستانە مهمیە ئەم سەناریۆوە لەگرا کە گەرەکمە بەحسی کەم بۆتان. تۆ لە ناو زندانێکە کە 1000 نەفەر زندانی واتیاوە گشتیان سەرباز بووگن و گشتیان پلەپایی سەربازیان بووگە، شەڕیان چاو پێکەوتگە، نەزم و دیسیپلینی سەربازیان بووگە، ئێستا بە عینوانی مجرم کریاگنە زندان. 100 نەفەر هێز 1000 نەفەری کۆنتڕۆڵ کردگە. بۆ کۆنتڕۆڵی کردن لەبەرەوەی سەربازەکان قبوڵیان کردگە ئیتر سەرباز نیەن، بەڵکو مجرمن. کە مجرمن دەبێ هەڵسوکەوتی مجرمیان لێ بکرێ. ئەم خاکە ئیتر خاکە ئەوان نییە، ئەمریکا ئیتر خاکە ئەوان نییە، پەرچەمە ئەمریکا پەرچەمە ئەوان نییە، پەرچەمی ئەو نگابانەسە وا لە نگابانیە ئەوێسێ بەسەر ئەمانەوە بە ئەسڵحەیەکە. تەمامە ئەم زندانیانە وابیرەکەنەوە. هاوسە لای خۆمانەیان ود ئەسڵزا، حەو پشتیش ئەسڵزایی پێوە دیارە. تۆ کە ژنراڵ بی، لە هەر کوێبی ژنراڵی، لە مەیدانە شەڕابی، تۆ کە ڕەهبەر بی، لە هەر کوێبیت ڕەهبەریت. ڕەهبەرم مەردمێکی، نە ڕەهبەرە خاک و خۆڵێک، نە ڕەهبەرێک کە بە مەقامی مؤسساتی پێت دریابێ. ئەو ژنراڵە ڕوبەڕوو ئەکەنەوە لەگەڵ کابرای سەرهەنگاوا گەرێکێم ژنراڵە بەهاڕێ وەکو زندانیەکانی تر. ئەم ژنراڵە لە خەتابەی کایکایژێ ئەوەی ئێمەی لەگرا بەند کردگە دەسەڵاتی هەست، زۆری هەست، ئەتوانێت بمانگرێت، ئەتوانێت تەحقیرمان کات، ئەتوانێت لێماندات، ئەتوانێت بمان کاتە ناوە کونە تاریکەکەوە دەرمان نێنێ، بەڵام یەک کار ناتوانێت بکە. ئەوەی کە ناتوانێ بیکە ئەوەسە کە ئێمە فەرامۆشی کەین ئێمە سەرباز بووین. ئەم قساوێتەوە هۆی ئەوەی کە تەمام ئەو 1000 نەفەرە کە تا ئیستە وەکو مجریم سەیری خۆیانیان ئەکرد، دەست و پێ بەسیار بوون لە بەرامبەرە سەربازەکانی ترا لە ژێرە فەرمانە ئەم ژەنراڵە دووبارە ئەو نۆ سەرباز. و زندانەکە لە دەست سەرهەنگەکە دەرتێرن. ئەو ڕەحبەریەتیان ئەکا، ئەمان لە نەزم سەربازیە کەسەڵ ئەگرن. فرێک لە ئێمەمانان لە ژێرە داگیرکاری نظامە سوڵتەی جەهانی و دەوڵەتانە کۆرپۆرێتیە تورکیە و ئێران و عێراق و سووریە وردە لە مێژوویەکی ئامدانە شکەستا بچووک کریاینەوە، فرە بچووک کریاینەوە. ئەوەنە بچووک کریاینەوە کە لە بیرمان چوو دیسیپلینەکانە کورد بوون، لە بیرمان چوو میراسە تەمەدونیە هەزاران ساڵەیە ئەژدادمان وا بە ئێمە گەیشت. بۆیە ئێمە لە کوردبوونا و لەگەڵ یەکتری بوونا هێز بووین، ئێستا تاک و تەریا کریاگین. ئەوەی
تا ئەم ئەواخیرەش ئەو مقاومەتەی لە ئێمە دروست کرد بوو پەیوەندگەلێک کە هەمان بوو لەگەڵ یەکتریا پەیوەندگەل کۆمەڵایەتیە کە لەگەڵ یەکتریا هەمان بوو دەسەوامگەلێک کە بەمری یەکتریا هەمان بوو عەشرەتداریە کە ئەمان کرد قەومداریە کە ئەمان کرد سەروەتێکی عەجیب و غەریبمان بەدەست کەوتە بوو کە من ئێستا لە شێوەی ئاخێزنامە بە شوێن ئەوە ئەگەڕێم کە هەزاران هەزار کورد لە ژێرە مەتنێکا کۆبووێتەوە بەڵام وەکو میرات لە ئەژداد منۆ هەزاران هەزار نەفەر قەومم بۆ بەجێ ماگە ئێستەیش ماگن تەواوە عەشیرەتەکانت جافە منتەقەیە شارە زوور حتا لای سەرپێڵ قەومە منن بەشێک لە خەڵکە هەورامان قەومە منە هەر بە نەسەبە خوێنیوە هەر بە ژن و ژنخوازیوە لە ئەژدادمەوە قەومە منن بێ ئەوەی کە پێویست کا تۆ مانیفێستێک بنووسیت لە پرسەیەکی توە بە 10,000 و بە 20,000 نەفەر ئینسان بەشداریەکە بەڵام ئێمە ئەمانە بە ئرس پێگەی بوو قەدریمان نازانی کە هێزە ئەسڵی ئینسانەکانن و ئینسانەکان کە بە یەکەوە بن گشت جێگەیەک ئەتوانن بەدەستبێرن گشت دەستکەوتێکیان ئەتوانێ بوێت حەملە کراسە لە ئێمە تاک و تەریا کریاین ئێمە خۆپەرستی و منفعەت پەرستیە کە حەیچێکی تیانیە نە منفعەتی واتیانە خۆپەرستی بەڵکو ڕۆژ بە ڕۆژ کۆلەتر و بێدەسەڵاتترمان ئەکا هاڕیاکترمان ئەکات وەکو ئەم ئەوروپایانمە پێت ئەوروپایانە ئەکا بە ئێمە تا ئەوەی تر کە دەسەڵاتدارە بەهێزێکی کەمتر و ئێمەی هاڕیاگە بێتەوانێ کە تەوانمان نییە چوارمان یەک بگرین بەمان هاڕێت تەسلیممان کە کەواتە ئێمە کوردبوونە خۆمان لەگەڵ یا بێگانە بووگین یەکێکمان گەرەک بووە بیرمان بێرێتەوە کە ئێمە کوردین فەرقێک ناکا ئەوڕۆ چی ئەکەین دەستفرۆشین کارواشمان هەست نانەواین شاترین ئێمە کوردین بەڵام ئێمە ئینسانە سەروەرین ئێمە ئینسانە دەستدار کەسدارە قەومدارین ئێمە ئینسانە زۆر قبول نەکەرین فەرق ناکە ئێمە لە کامە پێگە وەستاوین ئێمە خۆمان لە گشت کەسێ لەم دنیا بەزلتر ئەزانین چۆک بۆ کەسدانانین تۆ لە مێژووی ئیمپراتوریەتت بریتانیا ڕوو بەڕوو بوونەوەت لە سەرزەمینە کوردەوارە هەستێکیە تەسلیم ناون لە بەرامبەریە حتا لە دەورانێکا کە چەکە کیمیاییشی هەست کارم بەوە نییە کە ئەقلیەتە سیاسی هەنووز بەو جۆرەی کە ڕوبەڕووی ئەمانەوە بوێت نییە بەڵام کەس ناترسێ لەوەی کە بریتانیا گەورەترین ئیمپراتوریە جیهانە لەگەڵیان ڕوبەڕووە بێتەوە لەگەڵیشی هەشەڕەکە لەگەڵیشیان دەرگیرە بێت پس ئێمە فەرامۆشمان کردگە کە کوردین بێگانە بووگین لەگەڵ کوردبوونە خۆمانە ئەوەی دەسەڵاتدارە زەبوونمانی کردگە تەحقیرمانی کردگە وەکو مجرم ئەنوارین بۆ خۆمان وەکو دوا کەوتگ ئەنوارین بۆ خۆمان وەکو شکست خواردگ ئەنوارین بە خۆمان نەک وەکو هێز نەک وەکو دەسەڵات نەک وەکو ئینسان گەلە بە پرینسیب و بە ئوسول نانوارین بە خۆمان پێمان وایە اتفاقێکی عەجیب و غەریب ئێشێ بکەفێ تا ئێمە بتوانین لیاقەتە خۆمان دەرخین هێزێکی عەجیب و غەریبمان بوێ هێز عەجیب و غەریب بەم نەتیجە گەیشتنە کە ئێمە ئینسانە کوردین ئەو هەر کەسێکی تر هەست ئێمە ئینسانە کوردین پرینسیپەکان و ئوسولەکانە خۆمانمان هەست دەسەڵات و قودرەتە خۆمانمان هەست و هیچ هێزێکیش ناتوانێت لە بەرامبەرم هێزی ئێمە بوێسێت ئێمە بندەستە کەس نەبووگین تا ئێستا بندەستی عادەتمان پێی کردوێت بۆمان فەرق نەکا کی ئەڕوا بڕوا با بێت بە ئێمە چی هەر کە کەرە ئێمە جلینی وانییە و قسە ئێمە نییە
هیچ وەخوا نەبووین. ئێمە قەبایلە مورد ئستعمار نیەین کە خومان گرت بێ بە ئەربابی. بۆیە حتا دەورانە متەئەخر نظام سڵتەی بازاڕیە جیهان زاتی نەکرد لە ڕواڵەتێکی ترا لە سەرزەمینە ئێمە خۆی دەرخا، زاتی نەکرد مستەقیمەن لەگەڵ ئێمە دەرکەفێ، زاتی نەکرد. جا بەم مقدمە من ئەڕۆمە ناوە ئاخێزنامە، بەمانەی کەوتم ئێستا تێئەگەی کە ئاخێزنامە لە کامە پێگە نووسریاگە چۆن دەست پێکە. بزانن وەختی تێن تەرحە مێژوویەکی خەتی بۆ تۆ ئەکەن و ئێژن لەم مێژوو خەتیە تۆ 2500 ساڵی پێش ئاش بەتاڵت کردووە، شکستە خواردووە حتا هەتایە تا بە ئیمڕۆژ. ئەمە بە تۆ ئەڵێ چی؟ بە تۆ ئەڵێ 2500 ساڵە جیل لە دوای جیل، 300 جیلە، 400 جیلە زیاتریش تۆ عادەتت کردگە هەر کە بڕوا کەسێکی تر بێت تۆ لە بندەسیاوی. بۆیە لە 2500 ساڵی پێشەوە تۆ بە عنوانی کورد کە ئاش بەتاڵە کردگە تێیت ئەگەیتە کوێ؟ ئەگەیتە مەقتەعێ کە دوو ئیمپراتوریەتی ئیسلامی کە هیچ کامیشان عەرەبی نیەن، یەکێکیان تورکە، یەکێکیان ئەحیانەن تورک فارسە، فارس تورکە. ئەم دووە لە ئیمتدادە مێژوویە خۆیانە بڕێ وەچیان لێ جگێ ئەوێتەوە، بەڵام ناخەدایکیەکەیان ئەمێنێتەوە وەکو تورکیە وەکو ئێران. بەڵام عێراق و سووریە و ئەردەن و عەرەبستانە سعودی و مسر و ئەوانە لێ جگێونەوە. ئەمانە وڵاتانی دەستکرد تازان، وەلی کێ وڵاتە؟ ئێران وڵاتە، تورکیە وڵاتە. ئەم مێژووە کە بۆ تۆی ئەنووسن گەرە کێسی ئەم تەسلیم بوونە لە توا دروست بکات. ئەم مێژووە ئەمە حتا بۆ ئەوانەی کە خۆیان بە ئێرانی ئەزانن مێژووی پڕ لە سەروەری نییە، مێژووی پڕ لە تەعەدا و شکەستە، مێژوویەکە کە هەرکە لەو لاوە هاتکە سواریان بووگە، تەعەدای پێیان کردگە، تەجاوزی پێیان کردگە و نابودیانی کردگە. دەی مردمێک کە تۆ هەموو مێژووەکەی تەجاوز بێ کەی مردمێکی سەروەرە. ئەوانەی کە حتا ئەم تاریخە یەهود نوویسیگە بۆ ئێران قبوڵەکەن، ئەسکەندەر تێتەجاوزیان پێیەکە، عەرەب تێتەجاوزیان پێیەکە، مغول تێتەجاوزیان پێیەکە، تورک تێتەجاوزیان پێیەکە تامە کەتر لێ دوایش ئەمریکاس و ئینگلیسە و گشتی تەجاوزی پێیەکە و لە هیچ کوێیەکە سەرکەوتنی دەستکەوتێکی نییە. ئەمە ئامدانەس، ئەمە تۆ لە شەڕە ئوکراینە ئەفامیت وەختی غەرب گەرە کێسی شەڕە ئوکراین درێژە پێ بدات لەگەڵ ڕووسیە و نەزمێکی تر لە دنیا تعریفکە، شێوەیەکی ترە بۆ بازەکە. ئێژێت ئوکراینیەکان گەلی خوگرتگە ببندەستی نیەن، تا 4 نەفەر ئیلیتیان دەرچێت و ڕووسیە بتوانێت تەباتە مە لە ئوکراین و خەڵکی چەپڵە لێدا بۆ سەربازە ئوکراینی. وەکو ئەو نەمایشەی وا ئەمریکا لە گرتنە عێراقا گەرەکی و نیشانی بە خەڵک چەپڵەی بۆ لێدا، بەڵام زۆری پێ نەچوو تەقاندنەوەیە مەڕێنزە ئەمریکایی دەسی پێکرد. ئاخێزنامەی کوردان ڕێکەوتە دەوران اتفاق. دەوران اتفاق یعنی چی؟ یعنی ئێمە بۆ دانانە سەقام، یعنی لە خاوسا دەرچوون و بەرەو سەقام ڕۆیشتن تفاقەکەین. تەمامی ئەو دەورانەی کە هەر ئینسانێکی کوردی لەم سەرزەمینە لە بەرامبەر نەزمە بازاڕە وێسیاگە و ئیجازەی نەداگە تەعەڕوزی پێ بکەن، حساب ئەکرێت لەسرە ئەم ئاخێزنامە تا ئەگا بەم ئاخێزنامە. وەسە مێژووی ئێمە و مردم ئێمە مێژوویەک تۆمار ئەکەن لە بەرەنگار بوونەوە لە بەرامبەرە هێزت دەرەکیەکە کە ڕواڵەتی ناناسن، بەڵام لە هەر کوێیەکە کە تەعەیون پەیاکە لە شێوەی سەرباز و لەشکەر و ئەمانە لە بەرامبەری ئاوێسن، لە بەرامبەر تەعەیوناتە ئەوێسن، بەڵام
لە بەرامبەر نەزەرا ناتوانن بوێسن کە ئەوان بە ئیدەوە تێنە ناوەتەوە، بە حاکە سیستەمیک تێنە ناوەتەوە. پس ئەو مبارزە لە لای ئێمە ئێستا لە نەزەر و لە ئیدەیشا ئەوێتەوە دەوران اتفاق، گشتی لەسەر ئەمە حساو ئەکرێت. پس دیتان ئەمە مێژوویەکی پێوە نەبوو کە عادەتەوە ڕقەمە، بەڵکو مێژووی دەورانێکە لە ئاشنابوونە ئینسانە کووردا بە ئینقیادە نەزمە بازاڕی، بە عبودیەت کۆیلەکەریە نەزمە بازاڕی. ئاوایە مرۆڤ ئەگەر بە تەواوی لە ڕاستیەکانی بارودۆخی ئەستەی پێگەی خۆی تێبگات یاخی دەبێت و سەرهەڵەدات. هەر بۆیە دەبێ هیزری ڕادیکاڵ و بنچینەیی تونترین هەڵوێستی لە پێگەی ئیسیسالەوە هەبێ تا مرۆڤی هاوچەرخ و ئیمڕۆیی بە تێگەیشتن لە مەترسیەکان و تاریکیەکانی سەردەم بێتە دی. میدیا بە کۆمەڵ وەهم بەرهەم دەهێنێت و بەرهەمی وەهمیش تەسلیم بوون و بێدەنگی و خەساویە، بێئومێدی جیهانی گرتووەتەوە. کێیە ئەوەی تۆمەتی تەرۆریست بوون نەدراوەتە پاڵی؟ کێیە ئەو کەسەی داخی قەرزداری لە ناو چاوانیا نەدرابێت؟ چۆن ژیاون ئەوانەی بڕوایان بە دینەکانی لیبرال دموکراسی و سۆسیال دموکراسی نەهێناوە؟ لەکوێیە ئەو بستە زەمینەی لە ژێر چەپۆکی دەوڵەتە یەکگرتووەکانی دژی مرۆڤایەتی نییە؟ پەیبردن بەڕاستی بارودۆخی بەشەر لەم یەکگرتوویە پیرۆزەدا لە دژی جیهانی مرۆڤایەتی و مردم بوون سەرهەڵدان دەکاتە زەرورەت و ڕاپەڕین دەکاتە کارێکی لە پێشینە. ئاخێز نامەی کوردان ئەم زەرورەت و ئەولەویەتە دەخاتە بەرچاو. کەواتە من لەو مقدمە کە بەحسم کرد باسە پێگەی خۆمانم کرد، باسە ئەوم کرد کە مرۆڤ ئاوایە، حتمن وایە ئەگەر بە تەواوی لە ڕاستیەکانی بارودۆخی ئێستایی پێگەی خۆی تێبگات یاخی دەبێت و سەرهەڵەدات. وەکۆ ئینسانە کوردەی وا چکۆلەیان کرد و خاریان کرد، خەفیفیان کرد، مجرمیان کرد و پەراوێزە تەمەدونەکانی تریان کرد. پێیان وت تۆ دواکەوتووی، پێیان وت تۆ دووگمی، پێیان وت تۆ نەفامی، تۆ بێتەمەدون بووی، پێیان وت تۆ بندەست بووی، 2500 ساڵە تا ئەم دەقیقە بندەستی و ئەگەر ئەمڕۆ تۆزێک ئەتوانی زمان کەیتەوە هۆی ئەوەسە ئینسانی غەرب و ئینسانی ئوروپی مەسیحی یەهودی بۆ تۆ مافی هاوردکە. ئەمە ئەو شتە بوو کە لە ڕواڵەتەوە بە ئێمە بێژریا بوو، بەڵام من لە مقدمەکە ئاماژەم کرد کە ئێمە کێ بووژین و ئێمە ئەگەر بفامین کە ئەو چمکە و ئەو چیرۆکە مشتەرەکەی کە ئێمە بە یەکتری و گرێ ئەدا و لە ئێمە هێزی گشتی دروست ئەکا، ئەوەسە کە ئێمە وەخۆ بین و بزانین ئێمە ئینسانە کوردین، مهم نییە ئێستا وای نەکوێە کێ مەحکوممانی کردە و پەراوێزە کوێ خریاگین، وای نە کامە زیندانە، ئەوە مهمە کە ئێمە ئینسانە کوردین و لە ژێرە چمکە کوردیەتا ئەوێسین و خۆمان تفاق ئەدەین و وەکو پێستە مردار ئەم گەندەڵیە لەم سەرزەمینە دەرئەکێشین و فڕێ ئەدەین. ئەوە مهمە کە ئێمە پێی بگەیشتاینە کە پەیمان بەمە برد کە لە پێگەی خۆمان تێگەیشتین، لە ڕاستیەکانە پێگەی خۆمان تێگەیشتین، تەبیعەتەن ناتوانین ئیتر وەکو جاران بین، ئیتر وەکو جاران مل نادەین، ئیتر وەکو جاران تەسلیم نابین، ئیتر وەکو جاران منفعل نابین، ئیتر وەکو جاران خەریک و سەرگەرمە کارگەرە تکراری لە تاک و تەریاقی خۆمان نابین. هەروە کە هێزری ڕەدیکاڵ، کامە هێزر ڕەدیکاڵە
ئەو هیزرەی وا ئەگەڕێتەوە سەر بنچک بۆ ئێمەش ئەو بنچکە کورتبوونمانە ئەو کورتبوونەیش یعنی ئینسانە هونەرمەند جەنگاوەرێک وا فڕمە جەهەن ئەگۆڕێت و یارمەتی جەهانەدا و ژیان ئەدا تا لە شێوەگەلێکی ترا محقق بوێت و تەعەیون پێیاکە ئینسانە کوردی تەسلیمە قەدر و چارە نووس نییە ئینسانە کوردی ئینسانە مخەیرە سەروەرە ئازادە و ئەگەڕێتەوە سەر بنچکە خۆی بنچکە کوردیەتە خۆی بیرۆکەوە هەزر ڕادیکاڵ مەوزع خۆی تونترین مەوزع لە ئیستیسالەوە ئەگرێت ئێمە ئەو مرۆڤە کە ئیمڕۆ پێمان ئێژن کورد ئەوە نین کە 500 ساڵەوە پێش بووین نین ئێمە گۆڕاوین ئێمە بێگانە بووین لە خۆمان ئەوەی ئیمڕۆ تێیا دەست و پەنجە نەرمەکەین لە خۆ بێگانە بوونە لە خۆ دوور کەوتنەوەس کوردبوونیان بۆ ئێمە کردگە بە هەندێک شتی ئاسایی وەکو زمان وەکو پارچەی فاسۆنیەک کە ئەیدورین و لەبەری ئەکەین و بە کەوا پانتۆڵ ئەبین بە کورد یا ببەستنە جامانەیە کە عەبدولسەلامە کە شێخ ئەحمەدە بارزان تێریتی ئەبین بە کورد ئێمە چۆن وامان پێهات چۆن قبوڵمان کرد مجرمین و پەراوێز خریاگین شکست خواردگین بەم چیرۆک و داستان و تاریخ و پرتۆک و بەرنامە و چیرۆکە ئەسکەندەر و چیرۆکە عوسمانی و چیرۆکە فەتح الفتوحاتە ئیسلامی و چیرۆکە خولەفای عەباسی و چیرۆکە خولەفای ئومەوی و چیرۆکە سەڵاتینە گەردەنکەشە تورک و لێو دووە ئەمانە کریان بە تەسویر بە سەوت و سوورە کریان بە سریاڵ بە دۆکومنتاری و دریان بە ئێمە ئەمانە بە شێوەی دەرسەکانە مێژوو لە مەدرسەکانە بە ئێمە دەرس دریان تکرار بوون و تکرار بوون و تکرار بوون ئێستا ئەوەی کە پێی ئێژن سەروەری و مێژوو و پێی ئێژن امتداد شارستانیەتە ئێمە وەهمێکە کە میدیا دروستی کردە بۆ ئێمە ئەم وەهمیشە ئێمە لە بەرامبەر هەر تەعەداکردنێکە هەر چەواشەکاریەکە هەر پەلاماردانێکە سڕمانی کردگە خەسیاگین بێدەنگی کردین ئارامی کردین ئێمە لە دنیایەکە ئەژین کە ئەم دنیا متعین ئەوێت لە نەزم جەهانی نظام سڵتە لە قەوانینە بین المللی لە قەوانینە دەریایی و بازرگانی ئێمە بە تەنهایی فقط بۆ خاترە ئەوەی کە ئینسانین پێناسەیە ئینسان بوونمان نییە بەڵکو متعین ئەوین لە شارۆمەندی دەسەڵاتێکی نیشن ئستەیتیە لەم دنیا و بۆ خاتری ئەوەی پێناسە بکرین دەبێ بخوێنرێنۆ بماندۆزنۆ عینوانمان بوێ ئادرسمان بوێ تەپەسابعەمان هەبێت لیکدەممان هەبێت DNA-مان هەبێت بۆ چون ئەکسەریەتە ئێمە بالقووە تەروریستین ئینسان کوژین مجرمین خەتەرناکین کێیە بالقووە تەروریست نەکرابێ کامەتان سەفەر ئەکەن و ئەشعەی چاوتان و لیکدەمتان و تەپەسابعەتان لێ ناگیریت کامەتان تەواو گیانتان ناوشکنن کامەتان کێ هەیە لەم دنیا وای پێ نەکەن کێ هەیە ئەمڕۆ هۆڤیەیان پێ نەداوێ و تەپەسابعەیان لێ نەگرت بێت DNA-یان لێ نەگرت بێت یعنی دەستگاهە ئیحرازە هۆڤیەتە بیۆمتریکیان لێ نەگرت بێت خوو ڕەفتاری کردەوەی هەڵس و کەوتی ئەو ئەپلیکیشنانەی وا ئەیخەنە ناو سمارتفۆنەکان قەلب و چەنێ لێ ئەدا لەشە چەنێ خاسە دالێ بدە و هەڕا بکە ئەمە سرفەن بۆ خاتری وەسە بزانن باوی تەندروستی تۆ چۆنە خود چۆنە کەی شادی
کەی غەمگینی، چی ئەخوێنیتەوە، چی ناخوێنیتەوە، چی ئەبینی، چی نابینی. ئەمە دنیایەکەوا لە ژێر دەستە نظامە سوڵتە بۆ ئێمەمانانە ئینسان دروست کریاکە. کێ ئەو کەسەی داخی قەرزداری لە ناو چاوانی نەدرابی؟ ئێمە چۆن وا بچووک کریاگینەوە؟ نیچە ئێژێت بە پێچەوانەی ئەوانەی ئابووری سیاسی کە ئێژن ئەساسە هەر کۆمەلگایەک لەسەر ئاڵۆگۆڕکردنا دروست بووگە، ئەساسە هەر کۆمەلگایەک بە تایبەتی کۆمەلگای غەرب ئەمانە شمول لە ئێمە ناکە لەسەر قەرزدار و ساحب قەرز دروست کریاکە. بۆیە ئەم کۆمەلگانە ئینسانێک دروست ئەکەن کە خۆی بخوێنرێتەوە، یعنی ئینسانێک کە قەرز بناسێت و لە ژێرە مەسئولیەتە قەرزەکەی خۆیان بوێت. ئینسانە خاسێکە کە بتوانێت قەوڵێکیدا خۆی زمانەت پەرداختە ئەو قەوڵەی بێت. ئەگەر نەیتوانی قەرزەکەی بدات بەشێک لە لەشی ژن و مناڵی، زەمینی، ماڵی، هەمیشە ئەوەی کە لە مالیکیەتی ئەوە لێی بسنرێتەوە. لەذا ئینسانێک دروستەکەن هەمیشە هەست بە قەرزاری کردک، هەمیشە خۆ بە تاوانبار و گوناحبار زانیک. بۆیە ئالەگرا مثال فرەسکە بێریتیوە ئەوەسە کە تو داخ ئەدەی لە کابرا. داخ ئەوەی کە لە تەمەدونە مەسیحی و تەمەدونە ئەدیانە ئیبراهیمیە فرەباوە بۆ خاتری ئەوەسە تۆ حافزەیەک دروستکەی، بیرەوەریەک دروستکەی بۆ ئینسان. بیرەوەری ئینسان بە ئێش و ئازار و دروست ئەکرێ. بۆیە تۆ وەختێ بەحسی ئەم سەڵاتی ناکەن وا پێستەیەکێکیان گرت و کایان کردەنا و پێستی بە زیندوێتی و کردیان بە عیبرەت و هاوردیان لە بەرچاو خەڵکاوایان پێکردەوە گەرەکێسی بۆ تۆ بیرەوەری دروستکات. بۆیە دنیای ئمڕۆ تەمامە مرۆڤەکانی قەرزدار کردگە. بۆیە مرۆڤەکان خەسیاگن، مرۆڤەکان تەعەللوقیان پەیا کردگە. حتا لەم دنیای غەربە کابرا ئێشی کریدیت سکوێری بوێت تا قەرزی پێبن، تا بتوانێ ماڵی بە قەرز بزێنێ، لەم قەرزا 30 ساڵ 40 ساڵ تەزمین بدات بە ئەم دەوڵەتانە کارچی ڕۆژە بەیانی سەعاتە 7 ڕواتە سەرکار 6 ئێوارە تێتەوە و هەموو ژیانی کرێکارە و ڕیسک ناکە لەبەرەوەی ئەگەر ڕیسکا ماڵەکەی لەدەسەدا ئەو ماشینەوە لە ژیری پیا لەدەسیەدا ڕۆژێ ناتوانێت نەخۆش بێت، چون ئەگەر نەخۆش بێت ماڵەکەی لەدەسەدا، ماشینەکەی لەدەسەدا. هەمووی ئەو شتانەی وا بە قەرز هاوردگێسی و هەموو ژیانە خۆی فرۆشتگە لە دەسیەدا. بۆیە سەردەمانێ لە دەورانی مەسیحیەتە ئەیانوت سوو خواردن گوناحە، چون ئەو کەسەی کە سوو ئەسێنێت کات ئەسێنێت، کات هەنە خوداوەندە، کاتە خەڵکی ئەسێنێت لە خەڵک. تو ئیستا ئەڕۆیتە ژێرە بار قەرز، ماڵێک ئەسێنی بە قەرز 30 ساڵە داهاتوویە خۆتە دفرۆشتگە. لەذا ئەوەی لە تۆ نامێنێتەوە خۆی ئینسان بوونە، خۆی ئازاد بوونە لە تۆ نامێنێتەوە. بۆیە لە سەرزەمینە ئێمە سوو نەبوو، یەهودی هاوردیانە ناوە ئێمە. سوو خواردن و ڕبا خواردن نەبوو لە سەرزەمینە ئێمە ئینسانەکان یەکتریمان هەبوو. چۆن ژیاون ئەوانەی کە بڕوایان بە دینەکانە لیبرال دموکراسی و سۆسیال دموکراسی نەهێناوە. ئەم دنیا تەنراوەتەوە وەختی تۆ ئێژی جیهان متعین ئەوێت لە ئومم المتحیدا، جیهان متعین ئەوێت لە کشوەرگەرە دارای ئاڵا و پەرچەمە کە تەمام ئەمانە موسساتگەرە جۆرا و جۆرن لە ژێر نەزم و قانونێکی بینالملەلیە ئیدارە ئەکرێت و جاندارمێک ها بەسەریوە و نێرەکەرانێک هەن بەسەریوە و وادار دەکەن تۆ ئەو کارە بکەی کە ئەوان گەرەکیانە، ئەو یاسا جێبەجێکەی کە ئەوان گەرەکیانە. بزانن ئەمانە ئێژن بە تایبەتی ئەوانەی کە لە ئابووریە لیبرالی و فەلسفەیە ئابووریە سەرمایەداری و فەلسفەیە سیاسیە لیبرالین، ئێژن کە ئازادی
یان کۆمەڵگای مەدەنی یان بازاڕ بیر لەوە ناکاتەوە تۆ چ دینێکت هەست. مەسئلەی ئاڵوگۆڕکردن ژیانە بەختەوەر دروست ئەکا، خۆشبەختی دروست ئەکا، ڕەفاه دروست ئەکا، یا ئێوە واتەنی ژیانە خۆشگەزەران دروست ئەکا و ئینسانەکان لە دینی یەکتری ناکۆڵنەوە تەکی یەکتریان مەعامەڵاکەن. بەڵام نظامە سوڵتەی جەهانی بە ئێمە نیشانیدا کە لیبرالیزم خۆی دینە. بۆیە ئەو وڵاتانەی کە ناوی خۆیان نەئۆلیبرالی نیاگەن و ئابووریە جەهان وا لە دەستیانە، یەک وڵات یەک مەجموعە مردم لەسەر خووەکانە ئەوانانەوێ تەکیا بازرگانی ناکەن، گەماڕۆی ئەدەن. بە پێچەوانە کە ئەیانوت لە بازاڕا تۆ ئازادی، بۆ هەر عەقیدەیەکت بوێت نەفسی ئاڵوگۆڕکردنەوە ئەیباتە پێشەوە و تۆ تەجروبەی ئازادی لە بازاڕا ئەکەی. ئمڕۆ وڵاتەکانی لیبراڵ هەر وڵاتێک کە وەکو ئەوان فکر نەکاتەوە، نۆرمەکانی ئەوان نەباتە بەرۆ، گەماڕۆی ئەدەن، لەگەڵ یا بازرگانی ناکەن، کالاکانی ئابلۆقە خەنە سەری. رووسیە، کۆرەی شمالی، کوبا، ڤێنێزوێلا و تەواوی ئەوانەی کە ئێوە چاوتان پێکەوت کەواتە ئەوان تا سەرە ئێسک درۆزنن و تا سەرە ئێسک خۆیان تەبدیلە بە دین بووگن. بۆیە تۆ ئەگەر نەڕۆیتە سەر دینە ئەوان وەکو کافر تەکفیرە دەکەن، تەکفیرە دەکەن، ئیزۆلەت ئەکەن، شاروە دەرە ئەکەن، دەرە ئەخەن، خۆیان پێژن کۆمەڵگای نێودەوڵەتی، لە کۆمەڵگای نێودەوڵەتی دەرەکەن. تۆ حەقە نییە جۆرێکی تر فکرکەیتەوە. ئەم جەهانە ئێمە دامانیاگە، ئێمە ئەی بینە ڕێوە، ملمان بۆ ئەدەی و ئەو جۆرە ئێمە ویستمان ئەربابی ئێمە قبوڵ ئەەکەی و ئەو جۆرە کە ئێمە دامانیا تۆ هەڵس و کەوتی تیاگەی. حەدێ چییە جۆرێکی تر فکرکەیتەوە؟ ئەمە دینە حاڵیتە. بۆیە تۆ ئەوێنی لەکوێیە ئەو بستە زەمینەی لەژێر چەپۆکی دەوڵەتی یەکگرتووەکانی دژی مرۆڤایەتی نییە. یەک بست زەمین لەم گۆی زەمینە نەماگە کە نەی بەنەژێرە دەسەڵاتە خۆیان، یەک بست زەمین نەماگە کە نەیهێن نەژێرە فەرمانە خۆیان، یەک بست زەمین نەماگە کە ئینسانێکی ئازاد بەسەریەوە بژیت، مەگەر کۆچکەین بڕۆین بۆ مریخ. ئەنا خەلاسیمان بەدەست ئەم یەهودی مەسیحیانە نییە، وا ئێژن بە تۆ. ئەگەر ئەم دنیا ئەمەسە و ئێمەش ناتوانین کۆچکەین و بەجێ بێڵین بۆ مریخ، دوو بژاردەمان هەست، یا شانی بۆ شلکەین و بڕۆینە ناوە ئەم کاوریەی کە بەسەر دنیایان هاوردەگە و تەسلیم بووین و ئیدامە بدەین بەم کاول سازیەی خۆمان ڕۆژ لە دوای ڕۆژ، یا ئەوەی کە مەجبورین لە بەرامبەریانە بوێسین، لە جێگەیەکا لە بەرامبەریانە بوێسین. وەکو ئەو وەختەی کە چاوچێسکۆ لە ساڵە 1970 سخنڕانی ئەکرد و قسەی ئەکرد بۆ خەڵک لە بوخارێستا، خەڵکیان بە مینیبوس و بە پاس هاوردبووە مەیدانە گەورە لە لادیەکان و شارەکانە تر تا خرۆشێکی گەورەی خەڵک نیشان بدەن. بەس یەک نەفەر لە ناو جەمعیەتەکە هەڵساوە وتی بڕۆخێت چاوچێسکۆ. و ئەوە بوو بە سەرەتای قیامێک کە ڕۆژ بەعد چاوچێسکۆ تیرە باران کریا لەگەڵ ژنەکەیە. لە جێگەیەکی ئەم گۆی زەمینە دەبێت تەمەدونێک لە ژێرە دەسە ئەم تەمەدونی یەهودی مەسیحیە بتەرازێت تا بتوانێ پشتیان و عەرز بدات، تا بتوانێ ئەم سیستەمەی وا وەکو چەرخدەندە و ئۆتۆماتیک دروستیان کردگە، وەکو ئەو دەستگای ئۆتۆماتیکە وا حابز لە لەباتاین ئێژێتی، وەکو چەرخدەندەکانە ساعەت چوو بەسە ناوی یەکتری تیک 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 کارەکات، لە جێگەیەکە چێوێ بخەیتە لای ئەو چەرخە هەموو تیک تیکەکە شێوێت.
نە ئەم سەروەریانە ئەمێنێ نە ئەم سروەتیانە ئەمێنێ نە ئەم خۆفشکردنەوەیانە ئەمێنێ نە ئەم زلە زلەیانە ئەمێنێ چەک و چۆڵیشیان و دەردەعیچێ ناخوا مەگەر بیدەن لە خۆیان. ئەمانە ئمڕۆ ئومیدیان بەوە بەسکە کەم بەشەریان محاسرە کردگە و بە لە تاویف الحیەل و بە سینەما و بە ئینترتەیمنت و بە سەرگەرمی و بە ڕەزاڵەتێ لە وەهم کە داگیانە بەم مردمە ئەم مردمە لە تاک و تەرابوونە لە تەواو و جەهانە وا لە ئینقیاد و مطلقە، بەڵام لە سەرزەمینە ئێمە ئەمانە لیان ئەترازێت. بۆیە بەشەکانی تری ئاخێزنامە هەر لە سەردەمی ئیمپراتوریە کۆلۆنیالیە دەریاییەکان تا سەردەمی ئاخێزیان خەریکە باسە مەطلەبێکەکە، باسە ئەو مێژووە چەواشە ئەکا وا لە شکستۆ بۆ ئێمە دانریاگە و ئێژێ ئێمەیە کورد بۆ یەکریاگین بە قەوم و پەراوێزە حەزارەتە ئێرانی و تورکی و ئیسلامی دەلیلی ئەوەسە 2500 ساڵە ئاش بەتاڵمان کردگە هەر تەجاوزمان پێکریاگە و هەر تەعەدامان لێکریاگە. سەردەمی ئیمپراتورانی کۆلۆنیالی مێژوویەکی تر باسەکە، ئەم دەفعە بەجێ مێژووی پاشاکان باسکات و شمشێرکێشەکان وا کەس نایژێت چی بوو بەهۆی ئەوەی کە 20 نەفەر لە کناری یەکتریا بن، چی بوو عاملە ئینسجامەکە چی بوو، ئەو چەسبە چ بوو بیسی بردنە لای یەکتری نیسیان و ناتوانن بێژنی. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مێژوویەکی تر ڕەوایەتەکە، بەحس لە شەواهدی مەدی و عەینی لە سەرزەمینە ئێمەکە، بەحس لە چۆنیەتی سەپاندنە سیستەمە بازاڕ جەهانی کە لیبراڵەکان خۆیان وا ناوی ئەنین و ئەوانەی کە بەعدەن بە خۆیان وتیان چەپیان وت سەرمایەداری، ئەوەی کە ئێستا ئێمڕۆ تەمامە گۆی ئەم زەمینە گەمار و دریاگە پێی مۆتڵەقەن وا لە ژێرە دەسیە. ئێمە ئەو مێژووە باسەکەین. جا لە سەرەتایی دەست پێکە ئەو مێژووە مثالێک تێتەوە، واتە سەردەمی ئیمپراتورانی کۆلۆنیالی دەریایی کۆمپانیا دەوڵەت سازەکان، یعنی ئەم سەردەمێکە کە جەهان وا لە ناو حەزارەتگە لە جۆرا و جۆرە لە پڕێکە بڕێ ئوروپایی فێرە دەریانەوەردی بوون، فێر بوون کە ئۆقیانوس تەیکن و بڕۆن دەماغەی ئومید دەور بەن و تا دەستیانەکە بە ئۆقیانوسە هەند و دەریای چین تا بڕۆنە ئەو پەڕەدنیا و قاڕەی ئەمریکا و بەرچاویان بکەفێ تا لەو تەنگایی و کەسیفی ئوروپا ڕزگاریان بوێت. ئوروپا هیچێک نییە بێجگە لە ئیمتدادە ئاسیا لە غەربە کە لە مەسیحیەتا خڕەوێتەوە. ئەم کشوەرە ئاسیا یا قاڕەی ئاسیا تەماشاکەن، هەمووی یەکدەست ئاسیاس لە جیگەیەکە کە یەهودی مەسیحیەت ئەوێسێت ئەوێتە ئوروپا و ئەم تەمەدونە ئومەتیە مەسیحە خۆی بە ئوروپایی پێناسەکە. ئەنا هەمان ئاسیاس، هیچ قاڕەیەکی جگی نییە وەکو ئەمریکا وەکو ئەفریقا وەکو هیچ ئیمتدادە ئاسیاس. فەرقی چێتە کە ئاسیا فەرقەکەی وا لە یەهودی مەسیحی بوونیە و ئینسجامێکە کە لە ئومەتی یەهودی مەسیحی هەست. ئەزانم ئەمانەی کە من بە ئێوەیژم تا ئیستە نەتان بیستگەن، چون تا ئیستە دانایی کوردی نهات کە قسە بکە، ئەوەی قسەی کردگە قسەی دووپاتکردنەوەی مێژووی یەهودی نویس و مەسیحی نویسە. ئێمە خۆمان لە ئاوێنەیە ئەوانە ئەوێنینەوە، نهاتکین ئەوان لە ئاوێنەیە ئێمە ببوێنین، دائیمەن ئەوان ئاوێنەیە ئێمە بووگن بۆ ئێمە، وەلێ پێویستی نەکردگە ئەوان خۆیان لە ئاوێنەی ئێمە بوێنەوە، خۆیان فرە کوڕەخاسن، خۆیان خوان. بۆیە من بەمە دەست پێ یەکەم تا ئەو وەهمە بڕۆخێنم لە ئوروپایی.
دەریا بێ ئەندازە بێگوناح ملکەچ دڵپاک و نەرمونیان ئەنوێنێت. ئەم نەرمونیانیە دەریا دەکاتە پڕمەترسیترین و بەهێزترینی عنسوورەکان و ئینسان لە بەرامبەرە ئەم هێز و مەکرە جگە لە پارچەدارێک هیچی نییە. وە کاتێ کە لەسەری دادەنیشێ تەنیا پشتی بەلێزانی دلێری فێڵبازی خۆی گەرمە. کەشتی پڕشکۆترین نیشانەی دلێری و فەهمی ئینسانە. ئەمە نەقڵە لە هێگل، لە باوکە ئیدئالیزمە ئەڵمانی، لە خوداوەندگارە تەفەلسوفە ئوروپایی. هێگل ئێژێت دەریا فرە خەتەرناکە و ئینسان ئەبێ فرە فێڵباز بێ بە تیکە چێوێ خۆی بخاتە سەری و لەم دەریا تێپەڕێت تا ئەوق نەبێ. من ئەمە مثال ئەهێنمەوە تا بزانین ئەم ئوروپایانە کە ڕوبەڕوو بوونەوە لەگەڵ حەزارەتەکانە تر چۆن بوون. ئەو عەزەمەتەی کە وەس وەکو دەریا بوو، سەرزەمین و کوردەوار کە وەکو ئوقیانوس بوو. مشتێ ئوروپایی چۆن هاتن ئەم سەرزەمینە ئێمە؟ چۆن هاتن و ئەم سەرزەمینە ئێمە کریا بە بەشێ لە بازاڕ جەهانی؟ بۆیە من ئەم مثالە لەوە تێرمەوە. ڕوبەڕووبوونەوە لەگەڵ شارستانیەتەکانی تر و جەماوەرەکانیان بۆ ئوروپاییەکان مەترسیدار بوو. هەروەکو بەرەنگار بوونەوە لەگەڵ دەریا، هەروەها کەرەستەکانیشیان ئاستەنگ بوو، تفەنگی سەرپەڕیان بوو. شتە عەجیب و غەریبێکیان نەبوو. خۆ سارۆخە ئەرز و سارۆخە ئەرز و ئاسمان و سارۆخە بالیستیکیان خۆنەوە. تفەنگی حەسەن موسای سەرپەڕیان بوو. ئەگەر بیان وایە شەڕە شمشێر بوو وا پیاویان تیانە و قاش بخاتەم سەرزەمینە ئێمە. شتێکیان نەبوو. ئەمە بووە هۆکاری ئاڵۆزترکردن و نەرمترکردن و بەخۆجێی نواندنە شێوازەکان سوڵتە لەلایانی ئیمپراتورانی کۆلۆنیالی دەریایەوە تا بە حکمی کارزانی و فێڵبازی کەشتی ئینقیادی ئابووری سیاسی و کۆمەڵایەتی موەسساتی خۆیان بەرەو پێش بەرن. خۆ بەم مثالە ئێمە زانیمان گەرەکمانە ورود کەینە ناو مێژوویەک بۆ ئەوەی تێبگەین بە شەرق غەربی کە تەمام قودرەتی لەسەر دەریانەوەردێ دەبێ بیناسین چۆن ئینسانێکە. ئینسانێکی بەغایەت فێڵباز، ڕیسککەر و بە شەهامەتە. تۆ لەگەڵ ئەما ڕوبەڕوویت. بۆیە ئوروپایەکان لە ژێرە ناو سەیاح خەڵکە هەنێرنە ناو مەردمە تۆ، لە ژێرە ناو شەرقشناس، تا خوت بناسێت، تا ڕەفتارە بناسێت، تا بزانێ زەعفە وا لەکوێیە، تا بزانێ گەورەییت وا لەکوێیە، تا بزانێ بە چی ئەگیرێت، تا بزانێت چۆن کۆنتڕۆڵ ئەکرێت، تا بزانێ حەزە لە چییە، تا بزانێ قینە لە چییە، بتخوێنێتەوە. بۆیە ئەو دانیشێ بۆ تۆ شەرقشناسی دروستەکە. تۆ ناڕۆی ئوروپایی ناسی بکەی، تۆ ناڕۆی یەهودی مەسیحی ناسی بکەی، تۆ کارە ناکەی. ئەو بۆ تۆ یەکە، ئەو کاری بە تۆ هەست، تۆ کارە بە ئەو نییە. ئەو هاتکە مەبەستی هەست. هەروە کە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەریا فرە فێڵباز بوون، فرە بە شەهامەت بوون، لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ حەزارەتەکانی تریشا هەروە بوون، بەهێدی هاتنە بەرەو. ئەم ئوروپایانە هیچ وەخت جورئەتیان نەکرد بڕۆنە ناو دڵە ئافریقا. هیچ وەخت بە هیچ هێزێکیان نەیانتوانی بڕۆن. لەو ئافریقاییە بەدەویانەها وا بە نێزە شتیانە کوشت و بە سنان شتیانە کوشت. ئەگەر تەوەجۆتان کردبێ ئوروپایەکان هەمیشە لە قەراخە دەریاکانەوە ورودیان کردگە و قەراخە دەریاکانیان گرتگە، زاتیان نەوگە بڕۆنە ناو. ئەگەر لێو دوایش کۆیلەیان لە ئافریقا گرت، ئەوە قەبایلتر ئافریقایی بوون، وا لە پێناوە پارە و ئەسڵحە و ئەمانە خەڵکی تری قەبایلی تریان بە ئەسیری ئەگرت و ئەیان فرۆشت. ئەنا ئوروپایەکان قەت زاتیان نەبوو بڕۆنە ناو ئوروپا.
ئافریقا قات نەیشێن توانی بڕۆن و ئەوەی کردیان بەدەست ڕەشپێسەکان کردیان نەخۆیان. هۆکاری سەرەکی گەشەکردن و گۆڕانکاریە گەورەکان و دەستکەوتەکانی کۆمپانیا دەوڵەت سازەکانی ئەوروپی لە هەموو بوارەکانی ئابووری، دین، فەرهەنگ، زانست، سیاست لە سەدەکانی دواتر دەریانەوەردی و ئاشنایەتی بە شارستانیەتەکانتر جەهان بوو. لەگرا ئەڕواتە سەرە کەڵەکەبوونە سەرەتایی. ئەرێم ئوروپایانە بۆ لە پڕێکا تەقین، لە عیلما تەقین، لە فەرهەنگا تەقین، لە ئەدەبیاتا تەقین. بۆ تەقین سەبەبی ئەوە بوو ئەمانە تا لە ناوە خۆیان نەبوون، هەر ئەوە بوون. بۆ میسال بێرە ئەم بریتانیایی دیشە بریتانیایی نییە، خۆراکە بریتانیایی نییە، نێسی پەتاتەی کوڵاوی هەستپێژن مەش پۆتێتۆ یا پەتاتەی سوورۆکریاوی هەستپێژن چیپس لەگەڵ ماسیە هەچێکی تر نییە. نە میوەی جۆرا و جۆر ئەناسێ، نە بەهارات جۆرا و جۆر ئەزانێ، نە خۆراکە جۆرا و جۆری هەچێکیان نییە. ستەیکێکیان هەست، فیشن چیپسێکیان هەست. ئەمانە حتا سەردەمی کەشتی بوخاریش میوەگە لە جۆرا و جۆریان نەئەناسی، هیچ میوەیە بەرهەم نایەلیان، سێوە کاڵەیەکی ناشرین بەرهەم تێوتەوە بڕیاوە. ئەمان دارە میوەیان نییە، بەڵام دارێکی تریان هەزوا ئێمە نێسمان، دارە ئەڵواریان هەست. ئەمانە دارە زەبەلاحە بێسەمەریان هەست، وا چێوەکەی بە کەڵک دێ، بۆیە بە چێوەکەی چ دروزەکەن. ئەوەسە کە ئەمانە کەشتیان دروست کرد، چون دارەکەیان بوو. لای ئێمە دارە بێسەمەر ئەوڕین، ئەمانە دارە بێسەمەر ئەیان وەڕی، ئەڵوارەکەیان بەکارە هاورد لە بیناسازیە و لە کەشتی سازیە. بۆ ئەوەی لەمە تێبگەین من ئەبێ مثال بەم بۆ ئێوە. مەسەڵەن تۆ ئەڕۆیتە ئامازۆن ئەوێنیت، یا ئەڕۆیتە ئەندونزی ئەوێنیت، خەڵکێکی بەدەوی ئەندونزی هەن، ئەمانە هەزاران ساڵە لەگلا ئەژین، سەدان کەسیان لێ مردگە گیایەکی ناخاڵەیان خواردگیانە سەمی بووگە، خواردگیانە سکیان بای کردگە مردگن. ئەمانە زانی گیانەم گیا ناخورێت، ئەو گیا ئەخورێت. ئەم گیا بۆ دڵە ئێشە خاسە، ئەو گیا بۆ سەرە ئێشە خاسە. ئوروپایەکان کە ئەڕۆن هەمووی ئەمانە ئەنووسن، حاصڵ و چەکیدەی هەزاران ساڵ ژیانە قەبیلەیەکی ئەندونیزیایی ئەنووسن. مەسەڵەن لە ئامازۆنا قەبیلەیە کەس ئەدۆزێتەوە بۆقێ لەسەر پشتیا، ئەوە تۆ لە فیلمەکەی ئاپۆکلیپتوس شای بینیت، لەسەر پشتیا ژەهرێکی هەست، ئەم ژەهرە ئینسان ئەکوژێت، تۆزێ تێخی پێوە ئەدەن ڕاوی پێەکەن. ئەم بۆقە سەدان نەفەر لەو خەڵکەی کوشتیگە تا ئەمانە زانیگیان ئەم بۆقە جاری هەست. ئوروپایە بە مەحزێ سەیریەکە لە کارێک ئەوانەی کەن فێرەوێت کە ئەم بۆقە ژاری هەست، ئەم قوڕواقە ژاری هەست. هەروە کە تۆ ئەوێنی سەیرە خۆراکەکان تەماشاەکەی تەکمەرەیە تەمامەم خۆراکانەی کە بەعدەن بەناوی ئسپاگەتی و ئەمانە ناوپەیاکە هەمووی لە جێگاهای تر دنیا وچووگە، بە تایبەتی مەسەڵەن ئسپاگەتی لە نودڵە، نودڵ هەمان ئسپاگەتیە، هەمان ئسپاگەتیە. ئەمانە هیچ شتێکی تایبەت بە خۆیانیان نییە. ئەی بۆ هەمووی کەڵەکە ئەوێ لە ئەوروپا بۆ خاترەوەی ئەمانە دەریانەوەردیەکەن. لەبیرتان تێ قەیمیەکان ئەیان و ئەوەی فرە بگەڕێ یا کۆڵ تێرێتەوە یا زۆڵ تێرێتەوە، ئوروپایەکان هەرتکیان هاوردو، هەم کۆڕیان هاوردو هەم زۆریان هاوردو. لە هەموو بوارەکانە لە پڕێکا تەقین، هەمووی چیرۆکەکانی دنیایان گرت، هەموو ئەفسانەکانی دنیایان گرت، هات ئەدەبیات تەقینامەیان، تەقی مێژ و سازی فێربوون، نووسین فێربوون، ئارشیف دروستکردن فێربوون، هەمووشی بە هەڵکەوت بوو. بە هەڵکەوت ئەمانە دەریانەوەردیەکەیان بوو بە ئوقیانوسنەوەردی، بە هەڵکەوت. و هیچ کەسێکیش لەم دنیا تەفەلسوفی نەکردگە بێ نیەت، گشتی وە نیەت و کردگێسی. منیش کە ئیستا خێزنامەی کوردانم نووساگە بە نیەتە سەروەریە مردمە کورد نووساگمە. هیچ کەسی نییە لەم دنیا نیەتی نەوێت،
هێگل بۆ عەزەمەتە کلیسا و یەهودیەت و مەسیحیەت ئەفەلسەفێت. کانت هەروە، جان لاک هەروە. ئەمانە بۆ خەریکم بە ئێوە ئێژم تا بۆ ئەوڵین بار ئەوروپایی لە ئاوێنەی ئێمەوە خۆی ببینێت. ئەوروپایی لە ئاوێنەی ئێمەوە خۆی ببینێت. ئەمە ئەزانی وەسە چین؟ ئەوەی شلەی دروست کردبێ، خۆرشتی دروست کردوێ، زانێت دەستوری هەموو خۆرشتەکان تەقریبەن وەسە یەک. پیازداخێکی بۆ ئەەکەی، هەنێ بەهاراتی تێەکەی، ئاڵەتە زەردەچۆی تێەکەی. ئەمە سەرەتای هەمویانە. ئیتر گەرەکتە بیکەی بە شلەی پەتاتە، گەرەکتە بیکەی بە شلەی فاسۆلیا، گەرەکتە بیکەی بە شلەی فڵان، بیکەی بە بامیە، بیکەی بە قاورمە سەوزی، بیکەی بە خۆرشتە قەیمە، بیکەی تەمامی ئەمانە یەکێکن، یەک بەیسیان هەست. کافیە تۆ فێری شێوەی جۆرا و جۆرە بەرهەمهێنان بوویت، ئەمانە تەداومی ئەدەی وە تەکمیلیەکەی. وەسە چی؟ وەسە ئەوەی کە ئیستە بڕێ بازرگان لە هەرێم هەڵساگن چوونە چین. من ئیستە ئەبینم ئەو شەرواڵانەی وە لە منتەقەی ماردین و لە منتەقەی قامشلو و خەڵکی کاتە پێ ناو نەفەکەکەی وا لە دەری پێیانە ئیستە بووگە بەموت کچە ئەوروپیەکان لە پێیەکەن. لەکوێ تێت؟ مەس پرۆداکشنە و لە چینەوە تێت، لە بەنگلادێشەوە تێت. دەکی چووگەم کارێک کردگە هەرو بازرگانانەی وا دەسێ دەمە قۆپان و کوردیان بردیان بەدەسە کابراوە وتیان ئەمەمانە بۆ بدورە. ئەوانیش هاتن دووری گیانەوەی هەنێرن بە هەموو جێگەی دنیا. ئیستە بۆدە لە ئەوروپا مۆدە. ئەمانە بۆ مەترەحەکرێ لە ئاخێزنامەی کوردانە تا ئەوروپاییەک تا نظامە سوڵتە وەختێم ئاخێزنامە ئەگرێت کە ڕەوایەتە کوردە لە خۆی لە ئاوێنەی کورد و خۆی بوێنێت. کە تۆ ئەوە نییەی کە ئیدعایەکەی، ئەوە نییەی. تۆ ئەوە نییەی کە لە ئێمە گەورەتربی، لە ئێمە ژیرتربی، لە ئێمە ئاقڵتربی، خوا بەهرەیەکی تری پێداوێ چون تۆ ئومەتە مەسیحی. وانییە، وانییە. بەڵکو لەگرا واقعیەتێک هەست کە ئێمە واقعیانە ڕوبەڕووی ئەوینەوە. هەروەها کە تاڵانی زێڕوزێوی ئەمریکای لاتین سەرمایەی دەستپێکی ممکن کرد، چیرۆکەکان، ئەفسانەکان، شێوەی ژیان، کەلتوری خواردن، ڕەوەکناسی، جۆرا و جۆری بەرهەمەکان و ناسینی شێوازەکانی تری بەرهەمهێنان سەرمایەی دەستپێکی لە بوارەکانی فەرهەنگ، سیاسەت، دین، زانست و هونەر فراهەم کرد. ئەم دەستکەوتانە نەکبوونە هۆی گۆڕانکاری زۆر گەورە لە ناو دڵی کۆمەڵگای ئەوروپی و دەستپێکی بەرهەمهێنانی بە کۆمەڵ لە هەموو بوارەکان، بەڵکو لە خۆی باوی بوون بەسەر جیهانی غەیری ئەوروپی جودۆ کریستیانەتی و بە کەمزانینی غەیری سپێپێستەکان و هەوڵدان بۆ هەتایی کردنی ئەم سەرتربوونە وەهمیەی بەدوادات. مێژووی جەهان تەنیا مێژووی ئەوروپا نییە. مێژووی ئەوروپاش خۆی مێژووی شەڕی چینایەتی نییە، بەڵکو تاریخی سیاسی تەوجیهی سوڵتەیە بەسەر مێگەلدا. ئەم سوڵتەیە لەسەر دوو کۆڵەکەی سەرەکی، دینی یۆنیڤەرساڵ و نەزمی ئیمپراتوریایی جودۆ کریستیانەتی بووە و هەر بەردەوامە. هەروەکو پێتانم وت ئێمە قاڕەیەکمان نییە، کانتیننتێکمان نییە بەناوە ئەوروپا. فەرق و جیاوازیە ئەوروپا لە مەسیحی و یەهودی بوونێتی. ئەنا ئیمتداد ئاسیاس. ئاسیا لە غەربەوە ئەوێتە ئەوروپا، لەکوێوە لەوێ مەسیحیەت دەست پێکا ئەوێتە ئەوروپا. لە کەوکازیا وە قەوڵە خۆیان ئەوێتە ئەوروپا. و مێژووی ئەمان مێژووی شەڕ چینایەتی نیە، هیچ وەختیش نەوگە. و ئێمە لەگرا مارکس بەتاڵەکەینەوە. هەروواکە مێژووی ئەوروپا مێژووی جیهان نییە.
تۆ هەرچیە کە دانێ ئوروپا بەسەر جەهانە ئەیسەپێنێت ئەو لە جێگەی خۆی وێسیاگە لە مۆقعیەتە خۆی وێسیاگە لە کۆمەڵگای خۆی وێسیاگە بۆ خوای خەریکە مەتن دروسەکە تەعمیمی داوە هەموو جیهان وانیە نە حەزارەتە ئێمە وا بووگە نە مێژووی ئێمە وا بووگە مێژوو ئەوروپاش مێژووی شەڕ چینایەتی نەوگە و بەرەنگاربوونەوەیان لەگەڵ یەکتریا نەوگە بەڵکو و دەسەڵاتداران لەگەڵ یەکتریا تێگیریاگن لەسەر دەسەڵات و مێژووی ئەمانیش لەسەر دوو کۆڵەکەی دینە یونیڤرساڵ و وەکو دینی مەسیحیەت نەزمی ئیمپراتوریایی وەستاون تا ئەم دەقیقەیشە نەزمی ئیمپراتوریاییە لە ئوروپای مەسیحیە چ ئەوسا کە لە ژێرە ئیمپراتوریەتە مەسیحیە کاتۆلیکان چ لێو دوا لە چوارچەوەی ئیمپراتورانە کۆلۆنیالی دەرەکەفن چ ئیمپراتوریانە زەمینی وەکو ئیمپراتوریە تزارە ڕووسیە وەکو ئیمپراتوریە تەنزیماتە دروستکریاگە یەهودی مەسیحی لە دەهەیە 1970 یعنی ئەوائل قەرنە 19 تەنزیمات کە لێو دوای ناوی ئەنێن عوسمانی چه ئیمپراتوریەتە نەمسا یا ئەوستریا چه ئیمپراتوریەتە پرۆس و چه ئیمپراتوریەتە ئیسپانیا پۆرتۆگال هۆلەند بەلژیک بریتانیا ئەمانە هیچ وەخت لە هیچ بڕهەیەک لە تاریخا نیشن ئستەیت نەبووگن هیچ وەخت نەبووگن درۆکەن ئەمانە گشتیان لە ژێرە دەست ئیمپراتوریەتە مەسیحیا بوون تا سەردەمە ئینقلاب و ڕۆنەسانسە لوتەر و پڕۆتێستانیزم کە ئاغازە جگێبوونەوەی هەندێک میرنشینە و ئاڵوگۆڕە لە نەزمە مەسیحیە ئەنا تەمامە ئەمانەی بەناوە بریتانیا و ئینگلستان و تەمامە ئەمانە گردی بێتان لەگەڵ یەکتریا قەومن پاشای سوئد لەگەڵ پاشای هۆلەند پاشای هۆلەند لەگەڵ پاشای بلژیک پاشای بلژیک لەگەڵ مەنەکەی بریتانیا قەومی یەکترین یەک ڕیشن گشتیان دەرەبەگەکانی دانریا بەدەسە کلیسان کە لە پڕێکا دوای ئەوەی کە فێرە دەریانەوەردیەوەن ڕقابەت و خۆویستی دروست ئەکرێ و دوای داستانە وەستفالیا قبوڵ ئەکەن کە بڕۆن ئەم جەهانە بەشکەنە سەر دەست خۆیان لەذا ئیمپراتورانە وەستفالیا دەوڵەت میلەت دروست ناکا بەڵکو هۆڤیەت ئەدا بە هەر بەشێک لەم ئیمپراتوریەتە یەهودی مەسیحیە کە خۆی ببێ بە ئیمپراتوریەتێک لە گۆی زەمینە ئەمانە حتا شەڕ جەهانیە یەکەم کە ئیمپراتوریە زەمینیەکان لە دەریایەکان شکست ئەخۆن ڕواڵەتە زەمینیەکان ناگۆڕی بۆ فاصڵەی 20 ساڵ تا شەڕ جەهانیە دووەم هەنێ وڵات تەجروبەی دەوڵەت میلەت بوونەکەن وەکو چێکۆسلۆڤاکیا وەکو پۆڵەند وەکو ئوکراین وەکو ئامانەی کە ئێوێنی پاشان جەنگە جەهانیە دووەم دیسانەوە ئەڕۆنە ناوە دوو بلۆکە اتحادیە ئوروپا و بلۆکە اتحاد جماهیرە شوروی بەشێک لە ئیمپراتوریەتن ئیمپراتوریەتیش یعنی چی یعنی نەبوونی تعرفە و باج سندن لە جێبەجێکردنە کالا حەجێکی تر نییە بەرهەم حەجێکی تر نییە ئەوەی کە تۆ بتوانی لە سنت پێترزبورگ کاڵایە بهێنیتە ئەو پەڕە دنیا تا لای مەنچوری بێ ئەوەی کە یەک قەران باج لەسەری بێ مەزیەتە ئیمپراتوریەتی ئەمەسە بۆیە ئەکسەریەتە نقاط ئەم گۆی زەمینە بوو بە ئیمپراتوریەتە بریتانیا بازاڕی تیادانە بازار بۆ کالای بریتانیایی لار کوێ گەرەکتە سوڵتەی بریتانیا بێنی کالای بریتانیایی تاقیب بکە تێمە سەرە ئەمە پس ئەمانە هیچ وەخت دەوڵەت میلەت نەوگن ئیستێشە نیەن ئیستێشە خەریکی نەزمی ئیمپراتوریایین سەر لە نوێ پس بزانە اتحادی ئوروپای قانونی ئیستا خەریکە ئەوێت و اتحادی ئوروپای ئەمنیەتی بەچی بە شەڕەکەی رووسیا و ئوکراین تەوەجۆکەی ئەوەسە کە وتیە هاوردنە فەنلاند و سوئێدیش ئەناوە ناتۆ خەریکە بەحسەکرێت لەگرا خەریکن قەبارەیە دەوڵەتە تورکیە خەزەری و قەباڵەیە دەوڵەتی یەهودە ئانوسی ئەسفاردی ئێرانی
گەورە ئەکەنەوە بۆ ئیمپراتوریەتی یەهود کە دووبارە ئەیوێنینەوە لەم نەزمە جەدیدە. گشتی یەکێکە ئیمپراتوریایی بووگە تا بە ئیمڕۆ، فقط ڕواڵەت جۆرا و جۆڕی گەریگە گۆڕیگە و ئیسە دووبارە ڕاتەوە سەر ڕواڵەتە ئەسڵیەکەی خوێن. دژایەتی لە جەنگدا ڕەنگ دەداتەوە، شەڕ دوایین و تاقانە بڕیار دەرە. کە تۆ ئێژی دژایەتی چینایەتی نییە، دژایەتی لە شەڕا دەرەکەفێ، بۆ لەبەرەوەی شەڕ تاقانە بڕیار دەرە. وەختێ تۆ هیچ شتێک نامێنێ، منتەق نامێنێ، گفتوگۆ نامێنێ، ئاخرین مەرحەلە شەڕە. بۆیە تا ئیسێشە شەڕ لەناو بەشەرە نە بڕیاگەسۆ نە بە عینوانی جۆرم تەماشاکرێ، جۆرم نییە. شەڕ تاقانە بڕیار دەرە. من تا بەیانی بۆ تۆ قساکەم تۆ ناڕۆتە ژێربار، مەجبورم ئەم لەپتاپە بەم بەسەرتا تا قبوڵکەی، مەجبورم هێزە بۆ کۆکەمەوە لێت بەم بتحاڕم تا قبوڵکەی، ئەنا تۆ قبوڵ ناکەی. دیوارە حاشا بەرزەیتر تا بەیانی فلتە تێشێم قسانە وان نییە و خواڵی ناگری و ئێمە هەرنەوە کەر و جین و دێ من ئەگەر توانیم 2000 نەفەر 10,000 نەفەر کۆکەمەوە دام و سەرەی 2 نەفەرتانە ما بەقێ ماسە کیسە ئەکەن و ڕەوایەتە ئێمە تەعریفەکەنەوە. شەڕ تاقانە بڕیار دەرە. مرتۆ عینادی ئەەکەی، نایتە مەیدا حزور پەیاناکەی، نەقد نانووسی، هیچ فقط عینادیەکەی لەبەرەوەی معاشەکەی خۆت بە عینوانە معلمە مێژوو بخۆی، لەبەرەوەی لەناو دەسەڵاتە حیزبی و حکوومەتیەکە کە ئیستا تۆ تیا وجودێکە پیا کردگە بمێنی تۆ عینادی ئەەکەی. کە عینادیت کرد دوایین مەرحەلە و ئاخرین مەرحەلەی بڕیاردە شەڕەکە لەگەڵ یەکتریان ڕوبەڕواوینەوە. لە حاڵێکدا شەڕەکانە ئوروپا بەرهەمە دژبەیەکی نێوانە دەسەڵاتداران بووە و مێگە لە ڕەعیەت وەرزێر سەربازانە کرێگرتەی ئەم شەڕانە بوون. ژمارەیەکی مەزنی مێگەلی بە کۆیلە کراو لە ئەوروپای 1000 ساڵە لە ژێر ڕەواویەتی یەهودی مەسیحی و دەسەڵاتی کلیسا ئالەگرا بە تۆ ئێژە ئوروپاکەی لەدایکەوێ 1000 ساڵە. کەی ناوی ئەوێتە ئوروپا وەختی ئەڕواتە ژێری ڕەوایەتی یەهودی مەسیحی و ئەمە تا ئیسە نەتان بیستکە لە هیچ کەسێ. ئەمە کوردە و لە ئاوینەی کوردە خەریکە ناوەداتە قەیەمانە پیانێژێ ئێوە کێن چۆن لەدایک بووگن. و دەسەڵاتی کلیسا مۆنارش و ئەشرافی زەمیندار بوون، مێگەلێک کە دواتر وەک بێهەمە چیزانی شاری هێزی زۆر و بۆری سەرشەقامەکان بوون بۆ ئینقلاباتی لیبرالی بورژواکان. تا سەردەمی ستایشی مارکس و ئینگلس لە شۆڕشەکانی بورژوا و ئینقلاباتی بورژوازی هیچ مردمێکی خاوەن ئەجندا و ئینسانگەلێکی بە ئیرادەی ئازادەوە بوونیان نەبووە کە خۆیان دژبەیەکی و تەزادێکیان دروست کردبێت کە بەشەڕ لە پێناوی ئەم تەزادەدا جیهانێکی نوێیان ئافرەند بێت. خب ئێستا ئیدعاکان ئەژێ حتا ئەو سەردەمەی کە مارکس و ئینگلس ستایش بورژوازی ئەکەن، هیچ مردمێک نییە کە توانی بێتی تەزادێ دروستکات، دژایەتیە دروستکات کە بە شەڕکردن لەسەر ئەو دژایەتی جیهانێکی تر دروستکات. نمونەیەک ئەدات تا ئیسباتە ئەم مەسئلە بکات. شۆڕشی فەڕەنسا بە لەدایک بوونە خەڵک بەڵکو بە ئاگرە. شۆڕشی فەڕەنسا نە بە لەدایک بوونە خەڵک بەڵکو بە ئاگرە تۆپخانەکانە ناپلئۆن و لەشکەرکەشیە یەک لە دواوی یەکەکانی بوو کە نەزم و پەیوەندیەکانی فێئۆدالی لە یەک پچڕاند. ئەمە خەڵکە فەڕەنسا نەبوو ئەم کارەی کرد، ئەمە ئەرتشە ناپلئۆن بوو. ئەمە خەڵکێک نەبوو کە دوای ئینقلاب فەڕەنسا بە زوهور گەیشت و ئینقلاباتە مەردەمی بوو. ئەمە ئەرتشە فەڕەنسا بوو. پێکهێنانی گشتێکی مێگەلی بە کۆیلە کراوی ئەوروپی ئاواتێک بوو کە بە مەسیحی بوونە دوایین خێڵەکانە ڤایکینگ و ئیسلاف لە ژێر چمکی ئەوروپای مەسیحی هاتەدی. خب دووبارە چوینەوە سەر ئەوەی کە
چۆن بەم ئیمتداد و غەربی ئاسیا وتیان ئەوروپا وەختی ئاخرین قەبایلە ئیسلاڤ و وایکینگ بوونەوە مەسیحی 1000 ساڵە پێش. جا ئیستا چون ئەم ئەوروپا یەک دەست بووگە و هیچ وەخت ئیتر شەڕە تەزاد و چینایەتی نەبووگە بەڵکو بووگن بە ئومەتە واحدەیە مەسیحی یەهودی. ئیستا مثالێک تێرێتەوە و تەنیا بڕگەیەک لە مێژوو کە دەیتوانی دەکۆمنتێکی مێژوویی و گزارشێک بێ لە دژایەتی و شەڕە چیناویەتی لەبار برد. سەردەمێک ڕەعیەت وەرزێرەکان لەلایەن خاوەن زەویە گەورەکانەوە جواب کران و بۆ دەیان ساڵ بوون بە قەبایلی برسی سەرگەردانی دەوری قەڵاکان و بورگەکان تا لە کۆتاییدا بکرێتە هێزی کرێگرتەی بەرهەمهێنەر. بزانە ئەگەر ئەم خەڵکە ئومەتە یەهودی مەسیحیە دژبەیەکیەکی بوایە تەزادێکی بوایە لەو سەردەمە لە قەرنە 16 و ئەواخرە قەرنە 16 و بگرە بەرەو قەرنە 17 وەختێک زەمیندارە زۆردارەکان خەڵکێکی زۆر و بۆری وەرزێریان دەرکرد تیان هەڵدان و هیچ ئەبزارە مەعیشەتێکیان بەدەسۆ نەما. ئەمانە مەشای شەڕیان کردایە، هیچ شەڕێکیان نەکرد، هیچ، بەڵکو بوون بە قەبایلە سەرگەردانە برسی لە کنارە بورگەکانە. وەختێک کە هەنڕی هەشتمە بریتانیا یەک لە دوایە قانونی بۆیان تەسوی بکرد ئەگەر دزیان بکردایە لە تاو برسێتیا چەتەگەریان بکردایە ئەیان گرتن و ئیعدامیانە کردن. قوانینەکەیان مەوجودە و ئەمانە هیچ وەختێک ئەم شەڕە دژایەتی و چینایەتیانە نەکرد. پس ئەم مێژووە درۆ بوو لە ئەوروپا. خەڵکە ئەوروپا خەڵکێکی بەکۆی لە کریاگی هەزاران ساڵەی ژێر ڕەوایەتی یەهودی مەسیحین و بەخۆوە بە فەرهەنگ کۆیلەن. مارکس و ئینگلز زۆر بە باشی ئەم ڕاستیە دەزانن، هەر بۆیە ستایشی بورژوازی دەکەن کە بە پێکهێنانی چینی زۆرینەی پرۆلتاریا پۆتەنسیێلی مەردمسازیان بۆ یەکەم جار لە ژیانە ئەوروپاوی بەکۆی لە بوودا دروست کرد. زەروری بوو کە پرۆلتاریا ببێتە سەربازی بێهەمەچیز سازان بۆ بێهەمەچیزکردنی خەڵکان. بۆیە ڕاستە کە لە بێهەمەچیزکردنی بێهەمەچیزان دا دوو باسکی ڕاست و چەپ لە یەک بەرەدا دەجەنگن. مێگەلێک کە قەت ئازاد نەبووە و تامی یەکسانی و برایەتی نەچێشت بوو، بە دروشمەکانی ئازادی یەکسانی و برایەتی کرا بەهێزی زۆر و بۆری سەرشەقامەکان لە خزمەت ئەجێندای بورژوازیدا. دەنا وەهمی شۆڕشی کرێکاری لە پشتی دروشمەکانی پرۆلتاریا لەم شۆڕشەدا و بێجگە لە زنجیرەکانی هیچ لە دەست نادا، بەڵکو جیهانێک بەدەست دەهێنێت یان کرێکارانی جیهان یەکگرن ممکن نەبوو. هەر بۆیە پرۆلتاریا قەت نەبوو بە مردم و هیچ کات یەکی نەگرت و هیچ شۆڕشێکیش لە کارخانە سەری هەڵنەدا. گرامشی ئەم شکستانە لە هێژمۆنی فەرهەنگی بە سروشتی کەردا بەرجەستە دەکات، یا ئیدئۆلۆژیکردن، تەبیعیکردن. بۆیە مرۆڤی بە کۆیلەبووی جودۆکریستیانەتی بە ئەخلاقیاتی نەوی کۆیلەسازی یەهودی مەسیحی ژێردەستەیی و بەندگی و زوڵم وەک بەڵاوی بوومەلەرزە و لافا و پەتا بە سروشتی دەزانێ. کۆمپانیگەری مێرکانتیل. خب پس ئێمە لە ئاخێزنامە
لەم ڕەوایەتە کوردیە خەریکین مێژووی واقعی بەحسەکەین، نە ئەو مێژووی کە یەهودی مەسیحی بۆ ئێمەی نووساگە. تا ئێمە بفەحمین ئێمە امتداد یعنی درێژکراوەیە 2500 ساڵ بەندگی و بەردگی نیەین کە ئیمڕۆ وەزعمانە مەسە. ئەمە غەڵەتە. ئەمە بۆ خاتری وەسە ئێمە ئیمڕۆ فرامۆشکەین کوڕەکی بووین، لە خۆمان بێگانە بووین، قبوڵی کەین ئەم نگریسی و بێدەسەڵاتی و بێ هەمە چیزیە و هیچ و پوچیە لە ژێر دەسە ئەمانە. بەڵکو ئێمە خەریکین مێژووی واقعی بەحسەکەین کە ئەمانە کێ بوون، چۆن هاتن. بۆیە ئێستا تۆ دیتت لە سەروبەندێکا کە ئێمە بەحسی ئەەکەین ئەم کومپانی گەلە چۆن لەگەڵ جەهانا ڕوبەڕوو بوون، لە ئوروپا چه ئەتفاقێک کەوت و واقعیەتە ئوروپا چییە. بازرگانانی دەریانەوەردی ئەوروپی زوو تێگەیشتن کە ڕێگەی گەشەکردن و دەوامی دەسەڵاتیان بە تەنیا ئاڵوگۆڕ نییە، بەڵکو دەبێ پەیوەندی کڕیار و فرۆشیار بگۆڕدرێت بە ئاغا و ڕەعیەت. پشتبەستن بە بازاڕی ئەوروپا بە تەنها ئەگەری پەرەسەندنی ئاستەنگ دەکرد و بۆیە پێویستی بە بازاڕە تازەکان بەباشی هەستی پێکریا. سێ هۆکار ئەم گۆڕانکاریانیان هێنایەتی: 1. ڕەوایەتی سەرساز، دین. 2. بنیادنان و دروستکردنی شارەکان. 3. کالای ئەحتیات، هێنەر، شەکەر، توتون، قاوە، چاو، تریاک. لەبیرتان دێ بەحسی کەشتیم کرد، لەبیرتان دێ وتم وەختی لەگەڵ ئۆقیانوسی کولتورەکانی ترا ڕوبەڕوو بوون، زۆر ئارام و فێڵبازانە هێدی چۆن کەشتی لە ئۆقیانوسا ئەبەنە پێشەوە ئەوە هاتن سەرزەمین گەلە تریان کرد بە بازار. ئێستا باسی یەکەم چۆن هێدی کەنە بازار. سێ کەرەستەیان گەرەکە: ڕەوایەتێک بە ناو دین تا بتوانێ مەجموعە گەلێ ئینسان بە یەکتریوە پەیوەند بە و سەرە ئەم دینە بەدەسە خۆیان بێت، سەرگەلی ئەمانە بەدەسە خۆیان بێت. وەختی تۆ دینی دروست ئەەکەی ڕۆحانیە لەم سەرەدائەنی مردمەکە کە پەیڕەوە ئەم دینەنە نۆکەر قسە لەم ڕۆحانیە ئەشنەفن تۆ دەمە ئەم ڕۆحانیە بوێنی وەسە دەمت 100,000 نەفرە دیوێت. ئەو بوت وەکو شێ ئەحمەدی نابارزان کە پارچەی لەنکەشایێری جامانەی سوور ئەوەسێ تا خەڵک مشکی کوردی فڕێئەدا و ئەو خەڵکەکە بێ ئەوەی پرسیارکە جامانە ئەکاتە سەری ئەمڕۆ جامانە لەلایەن ئەم حیزبانە کریاگە بە سەمبۆل و کورد بوون. لە کاتێکە پارچەیەکی ئینگلیسی دیزاینێکی ئینگلیسیە. ئەمە نەبوو بە باو ئەگەر شێ ئەحمەدن نابارزان استفادەی لێ نەکردایە و ئەو چیرۆکانە لە کوشتنیش نەخستایەتە پشتی. ناکرێ ڕۆڵی تایبەتی هیندستان لە ئاسانکردنی ئەم سێ هۆکارەی سەرەوە لە بەرچاو نەگیری. هەبوونی ڕێژەیەکی زۆری دین و ئاینە جیاوازەکان، گەنجینەی مەزنی زمانە جۆرا و جۆرەکان لە پەیوەندی لەگەڵ فەرهەنگی ئەوداڵی و ڕەبەنی و سک هەڵگوشین و عیرفان، ژمارەی زۆری دانیشتوان و هێزی بەرهەمهێنەری نەدار کە بە ئاسانی ڕاگواستنیان ممکن بوو، هەروەها بەهارات، تریاک، چا و قوماشی هەرزانبایی لە هۆکارەکانی ئەم تایبەتمەندیەی هیندوستان بوون. کەرەستەکانی هیندوستان ئەیخستە بەرەدەسە کۆمپانیە هێندە شەرقی کە باسی کرد. وەختی تۆ گەرەکتە دینبێری چیەکەی لە ڕەوایەتگەلە جۆرا و جۆرە دینی و عرفانیە کە لە هیندوستانە هەست و زمانە غەنی و گەورەیە کە لە عیرفانە هەست لەوێ هەڵی ئەگری و تێریتی. بۆیە تەماشاکەن دوو ڕەگە تەریقەتی لە سەرزەمینە ئێمە هەرکی لە هیندوستانەوە هاتکە یەکێکیان ئەحمەدی لاهوری هاوڕێگەسی بەناوە تەریقەتە قادریە، یەکێکیان مەولانا خالدە نەقشبەندی هاوڕێگەسی کە ئەڕواتە دهلی
یعنی کۆمپانیای هەندە شەرقی واتە دەهلی ئاموزشی دای هەنێرێتەوە کەرەستە و ئەبزارە خاتە اختیاری لە پڕێکا ماوە 400 بارگا کاتەوە لە هندوستانەوە تێن. ئەم شای نەقشبەندە کەس نایناسێ حتا 1820 مەولانا خالد دێتەوە لەم جەهانە ئیسلامە پڕتم توراقە فقە هندیەکان نایناسن. وڵاتی کوردان و جیهانی اختیار و ئازادی کوردی کە بەهێز و لەشکرکەشیدا گیر نەدەکرا لە ناوەڕاستەکانی سەدەی هەژدەهەمدا کەوتە بەر هێرشی کالایی و حەقی سیستەمیک هاوکات لەگەڵ هاتنی تووتون، چا، شەکەر، قاوە و تریاک. بارەگاکانی دانایان کورد بەرەبەرە کریایە مەڵبەندە تەکیە و خانەقاگەلی عیرفانی و ئایین کوردان کریا دەرویشی و سۆفیگەری. ئایین کوردان ئەو نەزمە کوردیە بوو وا تەمەدن و حەزارەتە کوردی دروست کرده بوو. ئەوەی کە ئایین حکوومەت دانایان بوون و دانایان حاکم غەدار نظامی نەبوون، دانایان حاکمانە کەلام نویس بوون، یعنی یا قانونیان دەرئەهاورد، یعنی بە زمانە ئەمڕۆژین حەکەم بوون، قازی بوون. قازی نە بە معنای قەزوە کرد، بە معنای حەکەم. حکوومەتە حەکەمەکان بوو، نە حکوومەتە فەرمانڕەوایان و سەردارانە شمشێرکێش. نەزمە کوردی نەزمە قانونی کوردان بوو و چۆنیەتی ئەم حەزارەتە بە ئیکتشافکردن و بە شێوەیە کەلام ئەدریا لە دەفتەرە هەر دەورانێکە بە سەرزەمینە کوردەوار. ئەمە ئاهینە کوردان بوو. ئەمە هەک کریاوە بارەکاکانە کوردان کریا بە تەکیە و خانەقا. ئەم چیرۆکە ساختەیەی کە گویا وڵاتە کوردان لەلایەن سوپای عەرەبی موسڵمانەوە فەتح کراوە چەوتی و درۆیەکە لەلایەن دەستگاوی جودۆ کریستیانەتیوە هەڵبەسراوە، چون هاتن و سەپاندنی هەر دینێک بەسەر کۆمەڵگایەکدا لە ڕێگەی شەریعەت و ڕێوڕەسمی ئایینیەوە ممکنە. بۆیە قبولکردنی ئیسلام تەنیا لە ڕێگاوی عیرفانی یەهودی هیندیەوە کە لەسەر دوو کۆڵەکەی تەریقەت و حەقیقەت وێستاوە ممکن بوو. هەڵبەت تەرکیە و خانەقا بەبێ دابینکردنی سەرگەرمی و هەندێک خزمەتگوزاری جێگەیان نەدەگرت و قبول نەدەکران. وەها بوو کە یەکەمین ئیستیسمار و چەوساندنەوەی ڕەنگێکی ئیلاهیاتی گرت تا کۆمەڵە شوێن کەوتوانی ئەم تاقم و دەستە تەریقەتیانە ببنە هێزی شاراوە و ئامادە بۆ هەنگاوەکانی دواتری ئەم فۆرمە گۆڕینە سیستەمیکە. دەستگای خانەقاتەکیایی و بە کۆکردنەوەی حەشیمەت و دروستکردنی گۆڕانکاری بنەڕەتی پەیوەندی کۆمەڵایەتی و پەیوەندیەکانی بەرهەمهێنان ئامادەی قۆناغەکانە دوایی بوو. دەستکردن بەسەر زەویەکاندا بە شێوەی ئیلاهیاتی یان ئایینی کە دواتر لە فۆرمی پێشکەوتووی زەویە وەقفیەکاندا دەرکەوت و ئیستیقلالی پیرۆزی خۆویستانە لە ژێر ناوی کاری وەقفی و نەزری و بە کالاکردنی زەوی کە یاسای میراتی ئیسلامی مەشروعیەتی کۆمەڵایەتی پێئەدا ڕێگەی بۆ کڕین و فرۆشتنی زەوی وەکو کالا خۆش کرد تا زەوی کە تاقە سەرچاوەی بژێوی و داهات بوو بەرەبەرە لە دەستپێگەیشتنی هەمووان بێتە دەر، هاتنە ئارای قەواڵە بۆ یەکەم جار هەر لەم سەردەمەدا بوو. ئێمە دیمان اتفاقێکە کەوت ئەمە بوو. لە ئەواسطە قەرنە هەژدە سەرزەمینە کوردان کەوتە بەر هێرش و هجوومە کالا و هاوکات لەگەڵ هاتنە کالاکان بارەگاکانە دانایانە کورد وردە وردە حەک کریا و کریا بە تەکیە و خانەقا. کالاکان چ بوون؟ چای بوو، تووتون بوو، شەکەر بوو،
قاوە بوو و تریاک بوو. ئەمانە ئیعتیادیان دروست ئەکرد و خەڵک دەبوایە مەسرەفی کردایە. بۆیە تۆ ئەوێنی شێخ عەبدولکەریم شەدەڵە دوویان لەم کالانە چیەکە تەحریمەکە، توتون و چای. بەڵام لە دەورانە متەئەخرە لە 1940 ئەوەی کە تەریقەتە نەقشبە یەکسەرە خۆی ئەبێ بە نەقشبەندی، یەکسەرە خۆی نەقشبەندیە تەعتیلەکە و حەقە دروستەکە. یعنی ئەو لە چەندین پشتۆ نایێت، یەک پشت خۆی ئەبێ بە شێخ خۆی نەقشبەندی تەعتیلەکە، خۆی جنبشە حەقە دروستەکە. یعنی انقلابێکە کە سەوار بەر تەریقەت ئەوێ تەریقەت تەعتیلەکە پەیڕەوانی ئەگرێ بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ بریتانیا و جنبشە حەقە دروستەکە کە ئەیکوژن و داستانەکەی تا بە ئیمڕۆژ پڕ لە ئیقمازە. لەگرا اتفاقێکە کە فێم زەمین لە سەرزەمینە ئێمە ناکڕێت و نافرۆشێت، بەڵکو مڵکە گشتیە، مڵکە گشتیە مردمە، ئاڵەفجەڕە مردمە، جەنگەڵە مردمە، دارسانە مردمە. کەسێک زەمینە خوددا نافرۆشێ، کەسێک میراسە ئیسلامی نییە، کەسێک بەش ناکە، ئرس بەش ناکە، ئرس بەش ناکرێت. تا ئیستەیشە هەر تا ئیستەیشە هەن زەمین گەلێک کە هەنە خەڵکی مەسەڵەن هەر لەو منتەقەی هەورامانەت و جوانڕۆم بۆتان بێژم فڵانە هەوارگە بیسانە هەوارگە بیسانە هەوارگە هەنم مەجموعەی مردمە. بۆ یەکەم جار تەکیە و خانەقا تێن زەمین ئەکەنە کالا، ئەوڵ دەفە خۆیان زەمینەکان ئەگرن بە سوورەتە تەسەڕڕفە ئیلاهیاتی، لێو دووە داستانە میراسە ئیسلامی تێرن، داستانە شەریعەت ئیسلامی لە میراسا تێرن، زەمین ئەکەنە کالا و زەمین ئەسێنن و ئەفرۆشن. لەگرا بۆ ئەوەڵین باڵ قەواڵە دروزەوێ. قەواڵە زۆر مهمە. قەواڵە تۆ گەرەکتە مردمێ وردە وردە بکەی بە کۆیلە ئێشێ ئەوڵ دەفە ئەم مردمە بکەیتە شتومک. بۆ خاتری ئەوە دەبێ وردە وردە خۆی مردم بگۆڕی تا خەڵکەکە بێتۆ شتومک. بۆ ئەمە تۆ قەواڵە تێریت. زەمین قابلە فرۆشەوێ بە قەواڵە. کێ ئەم کارەکە تەکیە و خانەقایەکە؟ بۆیە ئەوانەی کە ئەمڕۆ بە شوێنە مێژوە ئەگەڕێن ئەڕۆ قەواڵە ئەدۆزنەوە بە عەرەبی نووسیاگە بە فارسی نووسیاگە، ئەمانە ناگاتە 250 ساڵ، ناگاتە 300 ساڵ. گشتی کارە تەکیە و خانەقاس بۆ چی دروستکردن؟ بۆ ئارشیف دروستکردن. وەکو چی؟ وەکو ئەو کتێوەی وا مەسعودە نابارزانی ئەیداوە برا بارام و وەڵەتبەیگی لە تارانە بە ئەنستیتۆ کورد تارانە ژێر دەستە دەوڵەتی یەهودا ئێرانی بۆ ئەو ئارشیڤ تاریخی دروستکات. ئەو ئێستا مهم نییە و کتێوە من تۆ نایخوێنینەوە، خەڵک ڕقێتی لە مەسعودە نابارزانی نایخوێنێتەوە، بەڵام 50 ساڵی تر ئەوە سەرچاوەس، 50 ساڵی تر ئەوە سەرچاوی مێژوویە. ئێمە نەماگی جی لە دوای ئێمەش لە مەکتەبەکانە ئەمانە پەروەردە بووگە، لە دانشگاکانە ئەمانە ڕوا ئارشیڤە کتێوخانە کێتەوە. کتێوەکەی بارامە وڵەتبەیگی سەبارەت بە شۆڕشەکانە بارزان لە بەڵگەکان تورکیەوە عوسمانیوە ئێران دەرتێرێت. ئەمە پێژن ئارشیف دروستکردن. ئەرزشەوەی نێ تۆ بیخوێنیتەوە، تۆ نەقدی ناکەیتەوە، تۆ کەڵەکەی ئەەکەی بۆ وەخت خۆی. ئایستا قسەکەیژن و پرتۆکەکە وا لە فلانە جێگا فلانە کەس وەهای وتکە. گشتی دروستە، گشتی غەڵەتە، گشتی ئارشیف سازیە، گشتی ئارشیف سازیە. خاوەندارێتی بە کۆمەڵ بەسەر لە وەڕگە و زەوی و دارستانەکان و هەروەها بەربڵاوی سەرزەمینەکەیان بوو بەوە ببەخشن ئەمەم خۆم تەرجمە نەکردگەس و سەختە خوێندنەوەی تۆزێک بۆ من تەلەفوزکردنی. خاوەنداریتی بە کۆمەڵ بەسەر لە وەڕگە و زەوی و دارستانەکان و هەروەها بەربڵاوی سەرزەمینەکەیان بوو بەو هۆیە بەخۆبژێویەی و دەوڵەمەندیەی خەڵکە کوردەوار. دیسان غەڵەت خوێندمەوە، بەڵام امیدوارم لە مەفهومەکەی تێگەیشتبن. کاکەی گیان، خاوەندارەتی بە کۆمەڵ لەسەر لە وەڕگە و زەمین و جەنگەڵ و بەربڵاوی سەرزەمینە کوردەوار ئیتر بەعەس نەبوو کە تۆ بڕۆیتە ژێرە بارە هیچ کەسێک.
تۆ لە هەر کوێیەکە هەنێ پەزت وایە ڕوویتە لە وەڕگەیە لەگرا جێگەدنەوە ڕوتە جێگەیەکی تر بەربڵاو بوو سەرزەمینە کوردەوار وەکو کوێ تۆ ئەمە چۆن ئەفەهمی تەماشا بکە ئەمانە وەختی ئەمریکا ئەدۆزن و ئەمریکا فرە بەربڵاو گەورەس هەر کەسێ لە خەڵکە سوورپێسەکەیش نابن بە کۆیلەیان نابن بە کۆیلەیان و تا قەرنە بیسیش لەگەڵیان شەڕیان کرد ئاخرین ئاپاچیەکان ئیتر نزیکە قەرنە بیست بوو کە دەستەمۆ کریان و شکستیان خوارد ئەمانە خەڵکیان ئەهەنارد لە وڵاتانی ئەوروپاییوە بڕۆن کارکەن لە ئەمریکا بەڵام ئەمریکا لەبەر ئەوەی کە زەمینی زۆر بوو خەڵکەکە نەبوو بە کرێکارە کەس ڕووی تۆزی زەوی بۆ خۆی دەرەهاورد و ئەبوو بە جوتیار ئەبوو بە ساحێبە زەمین تۆ ئەمە لە فیلمە هەستایڵە ئەوێنیت وەختی ئەوێنی مەسەڵەن کەسێک بە چوار کۆڕۆچوو لە تەمام سەرزەمینە سوورپێسەکانی داگیر کە ژێنە خۆمە لەگرا ئەوانەی پارەدار بوون و ئەشراف بوون و زەمیندار بوون لە ئەمریکا شکاتیان کرد بە دەوڵەتە بریتانیا کاکە هیچ کەس نایە بۆ ئێمە کارکە دەوڵەتە بریتانیا هات قیمەتی نیاسەرە زەمینەکانە ئەمریکا و تەمامە زەمینە ئەمریکای کردە مڵکە دەوڵەتی تەمامە سەرزەمینە ئەمریکا دەیتر تۆ نەدەتوانی بڕۆی لە خۆتۆ زەوی دەربێری هێزە دەوڵەت ئەهاتی کوشت تۆ بەشای زەمینە بسەندایە قیمەتیان وا گران کرده بوو تۆ بە کرێکاری 20 ساڵ 30 ساڵ مەشەیە کارە کردایە تا بوتوانە دەدۆنم زەمین بسێنی ئەم زەمینەوە کە ساحیبی نەبوو بۆ ئەمە ئەم گارانتیەی ئەدا تۆ بە مەحزی ئەوەی کە چوویتە ئەمریکا ناڕۆی بوویتە جوتیار بۆ خوات بەڵکو کرێکاری ئەەکەی پوڵ ئەسێنی تا بتوانی زەمین بسێنی خەڵکی ئێمەیش کە هەر کەس لە وەتەنە خۆیە باخ و باغاتی بوو زەمینە جوتیاری بوو پەرواری بوو ئەم خەڵکە لە وەڕگەی بوو دارە بنێشتی بوو دارە بەڕووی بوو ئەم خەڵکە نەئەبوو بە نۆکەرە کەس نەڕوێ ناوە ئەم شارانە بۆ کەس نەڕووی بۆ بیگۆڕێت ژیانی هەس و ئەبزار ژیانی هەس و بێکار نییە و ئەوەی بیهەوێ خۆی بەرهەمی ئەهێنێت و ژیانی ڕوا بڕێوە بەڵام سەردەم گۆڕی ئاگا هەر بەم هۆیە نەیان دەتوانی دانیشتوان و خەڵکی خاوەن وڵات بۆ ئاوەدانکردنەوەی کۆلۆنیالەکان یعنی شارە تازە دروستکراوەکان بەکاربێنن بۆیە کۆمپانیە بازارسازەکان بە گواستنەوەی کۆمەڵە بە کۆیلە بووەکانی دەور و پشت واتە گورجیەکان ئەرمەنیەکان ئاسووریەکان جوولەکەکان تورکەکان و هیندیە پارسیەکان هەنگاوی دواتری حەپەلوشکردنی کوردەواریان هەڵکرد ئەساسی شارەکانی سەرزەمینی ئێمە بە کێ دانریا بەمانە دانریا ئەمانە خەڵکانی نامتەعەلق بوون خەڵکانی خوگرتگە بە کۆیلەیەتی بوون کێ بوون تورکەکان ئەرمەنیەکان گورجیەکان یەهودیەکان و هیندیە پارسیەکان تەمامی شارەکان ئەم سەرزەمینی ئێمە بڕۆ گەڕەکی ئەرمەنین گەڕەکی یەهودی ئەدۆزی توتیە هیندیە پارسیەکان ئەدۆزی توتیە ئەمانە ئەساسی شارەکانیان دانیا تۆ سەرزەمینی گەرەکتە بخۆی ئێشێ شارسازی تیا بکەی وەکو چی با مثالێکتان بۆ لێبم خەڵکە ئێمە هیچ وەخت عەشیرە و عەشیرە بازی و سەرۆک عەشیرەتی تیانەوەگە ئەو جۆرەی کە ئەمڕۆ هەست لە هەرێمە کوردستانە کاونا چۆن ئەوێتەوە سەرۆک عەشیرەتە مەسەلەن ڕۆخزایی مەسەلەن مثالە دەم نازانم هەر کەسێ ئێوە ێژن چۆنە بێت بە گەورەی بە لەخۆبردووی بە ئاقڵی بە دانایی بە چی ئەوێتەوە سەرۆک عەشیرە بە زۆرداری نە بە چی ئەوێت دەوڵەتە ئەمریکا و حکوومەتە هەرێم دۆلاری پێئەدەن ئەڕوا لە منتەقە وڵاتیەکەی خۆیانە یەک بارەگای 10 ملیۆن دۆلاری دروزەکە کۆشکێکی گەورە دروزەکە دیوەخانێکی لێدا 200 متر خەڵکەکە گشتی ئێوارە وەکو چایخانە و قاوەخانەوەمانە خڕەوێتەوە لە کاورایش 50 دانە تفەنگچی هەست 2 ملیۆن دۆلاریش پارەی هەست واست دەگەر یەکە لە یەکێتیا واست دەگەر یەکە لە پارتیا کابرا بە خان و
بە خانوو بوو بە سەرۆک عەشیرەت هەر بەم ڕاحەتی بە فستیواڵی هۆزەکانی جاف بوو بە سەرۆک عەشیرەت هەر بەم ڕاحەتی تۆ چۆن سەرزەمینێ داگیرەکەی بە شار دروستکردن بە بیناسازی و سیستەمدانان ناو شارە لێو دووە توی خەڵکەکە کێشیتە ناوی وەردە وەردە وەکو ئەم سەرۆک عەشیرەتانەی کە ئیسە دروست کریاگن ساختەکردنی زەمینداری خاوەن تایتڵ دروستکردنی سیستەمێکی دەوڵەتی بە کۆلۆنیە تازە سازەکراوەکان ممکن کرد ئەمانە بە دابینکردنی سەرچاوی بەرهەمهێنەر بۆ بازاڕ یەکەمین بوون لە کشتوکاڵی تایبەت بۆ بازرگانی هێزی بەرهەمهێنی دەستەمە و قابل ئیستیقلالکردن کە پەروەردەی تەکیە و خانەقابوون زۆر زوو وەکو ڕەعیەت کەوتنە خزمەت داگیرکاری ئیلاهی و دژمنکارانەی زەوی و زەروێ بەربڵاوەکانی سەرزەمینی کوردان بۆ کشتوکاڵی بازرگانی چاو توتون و تریاک بەپێی سروشت و لەباری زەویەکە بۆ هەر کام لەو بەرهەمانە جا بۆ تێگەیشتن لەمە تۆ لەم سەروبەندە دەولەکان سەڵتەنەکان پاشاکان ئەوێنی دروزەکرین و ئێڵە جۆرا و جۆر ئەسەن مەفهومە ئێڵ ئیستەتێت ئیستا مەفهومە ئێڵ تێرن 4-5 دانە هۆز و خێڵ و تیرە ئەدەنە قەی یەکتریوە دانەیەک هەر وەکو ئیستا چۆن سەرۆک عەشیرە دروزەکەن پوری پێدەن چەکی پێدەن مەحافزی پێدەن بارگای بۆ دروزەکەن دیوەخانی بۆ دروزەکەن ئەو وەختی شارە و کاراکەن تێن 4-5 دانە تیرە و هۆزانە دەمی یەکتریوەیەکێکەکەنە ڕئیسی ئەیوەن لە جێگەیەکە شاری پێی دروست ئەکەن و ئەیوەن لە جێگەیەکە پێی زەمینداری ئەکەن ئەمانە یەکەم کەسانێکن کە نیروی مولدە بۆ بازار دروستەکەن بە شێوەی غۆڵام بە شێوەی ڕەعیەت و نۆکەر کە ئەمانە پێشووتر بوون بە مرید و دەروێش و سۆفی تەکیە و خانەقا هەمان سۆفی و دەروێش ئەوە نۆ ڕەعیەت و نۆکەرە زەمیندارە جەدیدەکان وەکو پاشاکان و سەڵتەنەکان و دەولەکان تایتڵیان هەست ئەمانە یەکەم بەرهەمەکانە بازار تێرن واتە هێزە بێ هەمە چیز وردە وردە تەولی دەکەن ئەمانە تەبدیل ئەون بە هێزە قابلە بەهرەکەشی استثمار بۆیە بڕۆن تەمامە ئەم ڕەعیەتانەی وا ڕەعیەتە خانەکان و دەرەبەگەکان و ئەمانە بووگن گشتیان یا سۆفین یا دەروێشن بۆ یەکەم جار لە ژێری دەسی ئەمانە کالای بۆ بازار بەرهەمهێنێ کالا دروست ناوێت کە خەڵکەکە بیخوا بەڵکو بۆ بازار دروستەکرێت تووتنە کاڵن چاکاڵن و تریاکە کاڵن لەسەر زەمینی ئێمە لەسەر زەمینی کوردەوارە ئەمە قۆناغە ئەووەڵە کە بە دروستکردنە شارەکانیش یەواش یەواش تەنزیمات سەردەرتێرێ کە ناو ئەگرێ بە ناوە عوسمانی تەنزیمات ناوی تەنزیمات عوسمانی نییە تەنزیمات سەردەرتێنێ لە دەهەی سێوەمە 1800 قەڕنە 19 وردە وردە شارەکان دروست بووگن لە کنارە دەریاکانەوە لە کنارە دەریاکان و شارەکان دروستەکەن کە ئیسە تێتە سەری ئاخێزنامە تەکیە و خانەقا بە ئەرشیڤکردنی قەواڵەکان پەیمان نامەکان دیوان شعر و مێژووی نووسرا و نووسراوەی عەرەبیە فارسیە ساختەکان چینی دەسەڵاتدار و خاوەن مولکی تازە پێگەیشتوویان لە نەزمی دار و خەلافەی تاران و ئەستەمبوڵ جێگیر کرد تاوێنێک لە دەسەڵاتی ئینقیادی لەم سەرزەمینەدا بهێنێتە پێشچاو وێنەیەکی ئەزەلی ئەبەدی خۆپ ئیستا تەکیە و خانەقا چیان کرد شروعیان کرد بە ئارشیڤسازی لە قەواڵەکان پەیمان نامەکان دیوانە شێعر ئەم گشتە دیوانە شێعرە لەم گشتە شاعرە ئاشقە و چ دەردێگە خوا و هیچ دەردێ ناخوا ئەسە من بۆچیمە بفامم فڵانە کەس ئاشقە چراوگە و شعلەوگە و چ دەردێک منەخوا
إلا أويك تو خليكي عرفان إسلامي تداوم أما ماناكي وماندقاركي لو دوا هل لم تكايا خانقا متون عربي فارسي تركي تتدر هل لقرا إما شون زانين بندستوجين بمتونة أما قشتي آرشيف سازية أكريت تا چی بکات تا دارو خلافه تاران و استانبول ئەبەدی ئەزەلی بکا بۆ تۆ بۆیە تۆ ئەسەن بنە ئەم شێخانە نازانی لەکوێ بڕۆ بنیان بگەڕێ معلوم نییە کێن ئاسە معلوم نییە گشتی جوولەکەس گشتی ئایەتۆڵە وەکو ئایەتۆڵا مەردووخ جوولەکە وەکو بنەماڵەی نابارزانیە عەبدوسەلامت جوولەکە ئەسە معلوم نییە لەکوێ ئەرمەنین جوولەکەن معلوم نییە لەکوێ خۆیان تەحمیل کردەوە بارزان ئەمە پێیانژی نابارزانی بڕۆ بنەماڵەی حەسامەدین بڕۆ تەمامە ئەمانە کە ئەوەنەوە شێخ ئەکسەرەن بنیان ناتوانانی دەربێنی دانێکیان کە کوردن جۆرێتر شێخایەتیەکەن یا تەریقەت تەعتیلەکەن یا شەڕەکەن فەرقەکەن تەکەمانە فەرقەکەن بەڵام ئەوانەی تا ئیمڕۆ ماگن و ئیمتداد دەریاگن بە حیزبە سیاسی گشتیان جوولەکەن وێنەیەکی ئەزەلی ئەبەدی بەڵام نەبوونی دەستگاوێکی چڕکرا و پتەوی ئاینی کە لە مزگەوتگەلی فراوان و پڕشکۆدا خۆی بنوێنێ کە بتوانێ هەبوونی خەلیفەی مسڵمانان جێنشینی پێغەمبەر کە ڕزگاری ئومەتی محەممەد لە دنیا و ئاخرەت بە ئەرکی خۆی دەزانێ بسەلمێنێت ئەم وێنە درۆینە بەتاڵ دەکاتەوە ئەمە یعنی چی؟ ئەمانەی کە ئیستەگەرەکیانە دەسەڵاتە دار و خلافەی تاران و ئەسەمبڵ ئەبەدی بکەنەوە بۆ ئەمە ئێشێ حملەی ئەعرابیان بوێ مسلمانان حملەیان کردگەسە ئێمە عەرەبەکان 1400 ساڵە پێش ئێمە شکستمان خواردگە لە ژێرە خلافەتە ئومەویە بووین عەباسیا بووین تەداومی هاورگە سەلاجقە بعد عوسمان بابا ئەمە گشتی درۆست ئەزانی بۆ چون خەلیفەی مسلمانان کە لێو دووە لە ڕسالەی ئەحکام و سولتانی ماهوردیە کە بە مەحزی ئەنووسرێت خەلیفەی عەباسیش لەبین ئەچێ و ئەحیانەن مەغوڵەکان تێن شرط خەلیفە بوون جێنشینە پێغەمبەرە ئیسلام بوونە جێنشینە پێغەمبەرە ئیسلام یعنی ڕزگارکردنە مردم لەم دنیا بۆ ئەو دنیا یعنی تەطبیقە شەریعەتە ئیسلامیدانە بۆ تەطبیقە شەریعەتە ئیسلامیدان تۆ ئەبزارە مادیت گەرەکە تۆ ئیشێ ئەبزارە مادیت بێ چون دەوڵەتە ئیستە شۆرتەی هەست پلیسی هەست بنکەی ئاسایشی هەست چۆن هەسی تیکە تیکە لەبەرەوەی یاسا تەطبیق بکە تۆش گەرەکتە شەریعەت تەطبیقێک یەکێ کوفر ئەکا یەکێ سەب بە نەبی ئەکا یەکێ تەرکە شەریعەت ئەکا یەکێ کارە خراو ئەکا یەکێ قەتڵ ئەکا یەکێ دزی ئەکا یەکێ زنا ئەکا بیگری و شەریعەت لەسەری جاریکەی تۆ ئێشێ یەک دەستگای محکەمەت بوێت دوو مزگەوتە فاخرە گەورەت بوێت مزگەوتە گەورەی پڕشکۆ کە نیشان لە دەسەڵاتە ئیلاهیاتیت بدا مەلات بوێت قورعانگە لە بێشمارت بوێت لە ئاموزشدانە خەڵک بەم شەریعەتە و بەم دینە و لە کنارە ئەمە دەستگاهێکی نظامی دگەرەکە کە ئەم دەستگاه نظامیە بتوانێت کەسە خاتی بگرێت و مەحکومیکە هیچ کام لەمانە لە سەرزەمینە ئێمە نییە تۆ ناتوانی 20 دانە مزگەوت لەم سەرزەمینە پان و بەرینی ئێمە نیشان بدەی کە عمری ئەگاتە سەدەکانە ئەوەڵ ئیسلام نیمانە یەک دانەمان نییە یەک مشت کلیسا و کنیسە هەن و زۆرە یەهودیان گەرەکیانە بیۆنە قەرنە پەنجم ناوێت و چواردانە ناوێت و چواردانە دێم خەڵکە تازە مسلمان بووگە وا عەرەبی نازانێ وا تۆ گەرەکتە لەم دنیا ڕزگاری کە وا تۆ خەلیفەی موسلیمینی چۆن خۆت لە سوورەتە چۆن ئەم ئیسلامە متعین ناوێ دەسەڵاتە خەلیفە متعین ناوێ دەرناکەوێ لە مەساجد گەورەی فاخرە لەمە ئەسکەرە گەورەکانت تۆوە لە زندانگەلێک کە دایئەنی چۆن ناوێت ئەی تۆ چۆن ئەدعاکە حکمە خەلیفە بەسەرە مردمەوە ئیدعاکە بە چی سابت ئەوێ بەو جەعلەی وا تەکیە و خانەقا بۆ دروزەکە لە قسەکردنە سەر کاغەز تەوەجۆکەی بێ ئەوەی کە هیچ شەواهەدە مادیەکە بوێت هیچ گزارشێکی لێبەی
هەروە لە خۆی و خەلیفەی مسلمانان بووگە بێ ئەوەی شورتەی بوێ عسکەری بوێ بێ ئەوەی مەلای بوێ بێ ئەوەی دیوانی بوێ بێ ئەوەی مزگەوتە فاخری بوێ وەکو کلیساکانە دەورانە گوتیکە ئوروپا کە تەواوە ئوروپا لە هەر کوێیەکە 200 دانە جەمعیەت بووێت کلیسایەکی فاخری گەورەیان دروست کردگە دەم خلافەت ئیسلامی لەکوێ متعەینەوێ ئاغەیان موجود نییە. وەختی ئەمانە موجود نییە مەوزوع جێنشینیە پەیامبەریش باتڵە کاورا ناتوانێ ئەو مەوزوعی کە بوو بۆ خاتری بوو گەسۆ خەلیفە جێبەجێکە کەواتە خەلیفە باتڵە ئەسا خەلیفە موجود نییە خەلیفە متعین ئەوێتەوە لە کەرەستەکانی موجود نییە دەستگاکەی نییە ئیتر چۆن کاورا خەلیفەست هەرچەندە کەنار دەریاکان کوردەوار بوون بە ناوەندە خلافەت سازی و بنیادنانی شارە کۆلۆنیالیەکان لەسەر بنەڕەتی قاوخانە ئەمرەتخانە یعنی ئەو جێگانەی وە کوڕەهەتی و بێتووک ئەدەنوە کرێ بۆ جنس بۆ سێکس ئەمرەتخانە قەحبەخانە تریاکخانە و بازار تا لە پاش گۆڕانکاریە پیشەسازیە مەزنەکان تێپەڕبوون بۆ قۆناغێکی دواتر ئاسان بێ سەرەتای شارەکان بە چی دروزەکەن بنکەکانی ناویان چییە؟ قەحوەخانەس قەحبەخانەس ئەمرەتخانەس تریاکخانەس و بازار تا ئەو خەڵکانی دەوروبەر و ناوچە بکێشێنێ لە خۆی وەردە بیا کێشێنێ لە خۆی ئاساس ئەمانەی مەسەڵەن کاورایژێ من بە بنەڕەت خەڵکە ئەم شارەمە بە بنەڕەت شیرازیم کوڕ مەلافاتمەس کوڕ ئەو هندی و یەهودی و گورجی و ئەرمەنیانەی کە لە شفرۆشیان ئەکرد کە تریاکخانەیان دانیا و کە قومارخانەیان دانیا و ئیستا لە ناو جمهوری ئیسلامیای ئێتفاق کەوتکە لە جمهوری ئیسلامی دەوڵەتی یەهودە ئانوسیە ئێرانی و ڕەواویەتە شیعەگەریە فقط ئەرمەنیەکان حەقە فرۆشتنە کوحلیان هەبوو عەراقیان هەبوو چونەوان لە دینەکەیانە مەمنوع نییە ئەم مەمنوع نەبوونە ئینحیساری فرۆشتنی عەرەقی بە ئەماندا بوو سپای پاسداران لەگەڵ ئەمانە تەقین لە فرۆشتنە عەرەقا لەم سەرزەمینە ئەرمەنی تەقی چون ئینحیساری فرۆشتن فقط لە دەستی ئەوانە و سپای پاسداران حمایەتی لێ نەکرد بۆ سپای پاسداران لێ نەکرد تا بفهمن چه خەوەرە خەڵکەکە معتادەکەی و خەڵکەکە تێت بەرەو لای تۆ بە تریاک معتادیەکەی بە سێکس معتادیەکەی بە فاحشە معتادیەکەی بە هەتی و بازی معتادیەکەی و ئەمانە وێتە هۆی تەقاندنە ئەم شارانە وردە ئەمەسە ئەساس ئەم شارانەی کە ئەمانە هێژنی بۆی ناتوانن هیچ پاساوێکی بۆ بێنەوە شارانە بە ئەساس چی دروست کردیان ئارخە چییە؟ خاستگاهەکەی لەکوێتیت؟ بۆچی ئەم شارانە دروستەکەن؟ ئەم سیستەمە تازە پێگرتووە لەبەر ئینقلابگەری زۆر لە بواری بەرهەمهێنان بەردەوام پێویستی بە ئەپدەیتکردنەوەی سڵتەی بازاڕی خۆی بوو بۆیە ناچار بۆ بە گۆڕین و پەرەپێدانی هەمان ئەو پێکهاتانەی کە پێشتر خۆی دروستی کردهبوو جا ئەم پەرەسەندنە چ بە گۆڕینی شێوەی بەکارهێنان بوایە چ بە هاوتەریبسازی یان تەنانەت بە تەواوی لە ناوبردنی ئەو پێکهاتە ساختەیە وەک نمونە دەرکەوتنی مەولانا خالد نەقشبەندی ئەحمەدی لاهوری عەلی محەممەد باب و سەید حەیدەرە حەیدەری کە هاوکات لەگەڵ تەنزیمات واتە دەرکەوتنە عوسمانی و ئەفسانەی دروستکردنی سوپا بۆ هۆزێکی ساختە بەناوە قاجار ڕوویدا و گۆڕانکاری و دەستکەوتە هەرە گەورە پیشەسازیەکان وەکو ڕێگەی ئاسن و مەکینەی هەڵم خێرایی ڕاگواستنی بێوەتەنە نامتەعەلقەکانی بۆ سەرزەمینە کوردەوار زیاتر کرد بۆ بنیاتنانی شارە چڕکراوە دەیان هەزار نەفەریەکان کە بە دوایدا هێنانی پەیوەندیەکانی سەرمایەداری خێراتر و ئاسانتر بوو
بەس ئێمە زانیمان یەکەم ڕواڵەت کە بارەگاکانە دانایانە کورد و ئاینە کوردان حەک ئەکرێت عرفانە عمومیە لە وەرچەرخانێکە ئەوێت و عرفانە تەریقەتی و تەریقەت ئەگرێت بە هاتنە ئەحمەد لاهوری مەولانە خالد نەقشبەندی لەگرا ئیتر شکل ئەگرێ بعد حەیدەریە ئاسەی براکە حەیدەری تێت ئیمامیە تێت ئیزەدیە تێت ئەم شێخعودەی و مێخعودەیە گشتی متەئەخرە گشتی بەڵگەسازیە متەئەخرە بەناوە ئیزیدی و میزیدی و ئەوانەی کە تۆ ئەوێنی ئیمامیە و نعمەتوڵڵاهیە و هاوکاتە لەگەڵ فرجالبە ئەم شخصیەتانە گشتی لە یەک زەمەنەتێن لە یەک دەوراتێن ئەحمەدە لاهوری تەریقەتە قادریە مەولانە خالدە نەقشبەندی گشتیان لە هندەوەتێن لە تەریقەتە نەقشبەندیە سەید حەیدەرە حەیدەری ئاسەیە براکە طريقة أهل حق علي محمد باب بهائيت لو دوالە سەریۆتێت ئەمانە نمونەگە لە چکۆلەیە بوون کە من ئێرائەمدا لەم وەرچەرخانە کەواتە عرفانە عمومی تەریقەتی و ئەکرێ دوای ئەوەی کە خێرایی ئەگرێت و تەمەرکوز زیاتری گەرەکە بازار ئەمانە بەرەو تەغیرە هەر ئەمیشە ئەچن یعنی ئێستا ئەمانەی کە لە تەریقەتە نەقشبەندیا دروستیان کردگە یا ئیشی هاوتەری بسازیان لێ بکەن یا ئیشی کوردن بیان گۆڕندایان ون یا ئیشی بێدەسەڵاتیان کەن یا سوورەتێکی تریان لێ متجەلیکەن تأخیراتیان تیا دروستەکەن بۆیە تۆ مەسەڵەن وێنی ئەم تەریقەتانە گشتی فش بوونەوە لەبین چوون لە پڕێکان نەهرۆ سەر دەرەکاوە ملیۆن دلار ئێستا دووبارە دەورانە ئیمپراتوریەت سازی بۆ دەوڵەتی یەهودیە ئێرانیە و دروستکردنە تەعەدودە ساختە لەگران نەهرۆ کەس نەزانی وە خۆی و تێڵاکەی دەسیوە بە هاوکاریە یەکێتی نیشتمانی سەر دەرتێرێت لە باغە گشتیە سلێمانیە بە ملیۆن دلار سەردەمی ئیمپریالیزم ضرورەتی دروستکردنی بازارێکی جیهانی و بەرفراوانکردنی پەیوەندیە سەرمایەداریەکان بۆ دەربازبوون لە قەیرانی کەڵەکەبوون و زیادەی بەرهەم بەواتاوی پێکێنانی داواکاریە کاریگەر بۆ هێشتنەوەی هەمیشەییە سەرزەمینە غەیرە سەرمایەداریەکان لە بارودۆخی کەڵەکەبوونی سەرەتاییدا بوو بە زوانێکی سادەتر دەبوو هەموو پەیوەندەکانی بەرهەمهێنان و ژیانی کۆمەڵایەتی پێش سەرمایەداری لە شوێنەکانی تری جیهاندا تێک بشکێت. ئاخێزنامە ڕەوەندێکتان بۆ باسەکە. ئاخێزنامە پێت ئێژێت لە دەورانە متەئەخرە 250 ساڵە ئەخیر ئەوەی مؤسسە و نەهات دانریاگە حەج کامی لە دڵ کوردۆنات کەسە دەرەوە گشتی دروست کریاگە. بۆچی دروست کریاگەن لەبەرەوەی سەرزەمینە کوردەوار حەپەلوشکە کە چی دروستکە لە سەرزەمینە کوردەوار کە بازاڕی لێ دروستکە سەرەتا لە معتادکردنە خەڵکی بە کالا بووگە لێو دوات دەبوایە ژێرخانی وە هێزە ئینسانیەکەشی بەکاربهێنری بۆیە تەمەرکۆز دەوڵەتی پێ ئەدەی وە لەگرا تۆ ئێشێ بزانی تۆ وەختی ئێژی سەرمایەداری هاتکە سەرمایەداری یعنی چی نەزمە بازار یعنی چی تۆ ئێشی 4 مەرحەلەت بێت تا ئەمە ممکن بوێ بزان کاکە گیان ئەمە پەڕە تووتونە پەڕە سیگارە ئەمە فیلترە ئەمە تەماکۆس من ئەم تەماکۆ ئەخەمە ناوە ئەم پەڕە سیگارە پانی ئەەکەمەوە ئەی پێچم چرخم وا پێ ئاگر دروزەکە مژێ سیگار مژێ دووکەڵ هاتە دەرەوە پێشووتر دەبێ کەسێک ئەو تووتونەی کاڵی بێت وشکی کردبێت بڕی بێتی کردبێتە ناوی ئەوە کەسێک لە چێو ئەو پەڕەیە دروست کردبێت کەسێک ئەو چرخەی دروست کردوێت تا منیسە بەم سیگارەگەم بۆ دانانە نەزمە سەرمایەداری تۆ بڕێ چتت گەرەکە ئەگەر نەبی ئیمکان پەزیر نییە مەسەلەن
تۆ هەر لە سەرمایەداریە تا ئەرزش مەسرف نەوێت تا بەهای مەسرف نەبێ بەهای ئاڵوگۆڕکردن معنای نییە بۆ خاترەوەی لەمە تێبگەین سەرمایەداری چۆن هات کەسە سەرزەمینە ئێمە چی گەرەکە تۆ بۆ سەرمایەداری ئینسانگەلێکە گەرەکە کە هیچ کەرەستەیەکی مەعیشەتیان نەبێت بێ هەمە چیز ون هیچێکیان نەبێت لە کناری ئەمە کەسگەلێکە گەرەکە کە تەمامی سەرچاوی مەعیشەتیان لەدەست بێ زەمین خاک کەرەستەی بەرهەمهێنەر وە سەرمایە یعنی ئیمکانی مەعیشەت لەوێ دروست بوێت من ئیستا هیچێکم نییە ئەو هەموو شتێکی هەست من بێ هەمە چیزم ئەو هەمە چیزدارە عاملە سێوم بازاڕە دەبێ بازاڕێکی ئازاد هەبێت تا منی بێ هەمە چیز بڕۆم ئازادانە هێزە کارە خۆم بفرۆشم بە کەسێکی هەمە چیزدار دەبێت بۆ ئەمە ڕێگەوبان دروست بکرێ بازار دروست بکرێ عاملە چوارم سەرمایەیەکە کە لە گەردش بەرهەمهێنانە ئەرزش ئەفزوودا بێ دەی سەرمایەداری کەی تێتە سەرزەمینە ئێمە ئەو وەختەی وا تەکیە و خانەقا ئەووەڵین ئینسانەکان لە ژێرە ناوە کارە وەقفی و نەزریە بۆ خوا فێرە بێگاری ئەکەن ئەوونۆ دەروێش و سۆفی هەر ئەم دەروێش و سۆفیانەی کە فێرە بێگاری بووگن ئەوونۆ نۆکەر جوتیار و ڕعیەتە ئەربابە زەمیندار چون ئیستا زەمینەکان بەش کریاگەن شێخ و ئاغاتەکە یەکتریاوانە یەک ڕەدیفە هەندێک جاریش کێشایان ئەوێت ئەم شێخانە ئەم ڕعیەتانە لە سۆفیگەری دەرتێن ئەوونۆ دەروێش لە نەقشبەندیە دەرتێن ئەوونۆ قادریە ئاغاکەیش مەجبورە بێتۆ قادریە متەوەجەوین لە ڕقابەتە شی و خاتەکە یەکتریە کاگرا تێگەین ئەمە ئەووەڵین اتفاقێکە کە ئەکەفێ ئەمانە ئێشێ وردە بەوەی کە دەست ئەگرنە سەر زەمینەکان ئەکەنە وەقفی و قەواڵە دروست ئەکەن خەڵکی عادیە کۆمەلگا دەستی لە زەوی بۆڕێت دەیەشێ بێتۆ ڕعیەتە خەڵکی بێتۆ نۆکەرە خەڵکی تاگرام اتفاقە کەفت ئیستا بە دروستکردنە شارەکان و دار و خلافە اتفاقێکی تر ئەکەفێ ڕواڵەت ئەگۆڕێ ڕێگەی ئاسن تێت کە ڕێگەی ئاسن تێ مەکینەی هەڵم تێ سرعەتە کۆچاندنە یەهودی ئەرمەنی گورجی هندیە فارسی و تورک بۆ سەرزەمینە بە زیادەکە لذا شارەکان لە قاڵە بە شارە چکۆلەی 1000 نەفەری ئەتەقێ بۆ 20-40-80 نەفەر جەمعیت ئەلەگرا بەرەبەرە اتفاقات بەعدی سوورەتەگری مناسبات سەرمایەداری وارد ئەوێت عیدەیەک لەمانە دەرئەکرین بەرەو شارەکان و عیدەیەک لەمانە بێ هەمە چیز ئەکرین بۆیە تۆ بۆ سەپاندنە سیستەمە سەرمایەداری ئەمتە گەرەکە شە بتوانی وا بکەیت مەردم لە مەعیشەتە خۆی دوورۆکەیتەوە مردم لە شێوەی ژیانکردن و پەیوەندیگە لە خۆی دوورکەیت و بنەماڵەی قەوم و خوێشی لە هەموو شتێکی دووری کەیتەوە لە خۆی دووری کەیتەوە بە هاوردنە قەباڵە و ماڵکیەت و ئرس و میراس و قەوانینە ئرس و میراسە ئیسلامی بەرە خۆپەرستی و بە کالاییکردنە هەموو شتێک لە سەرزەمینە ئێمە ممکن ئەکرێ ئەمە ڕەوەندێکی 300 ساڵەتەیەکە هیچ کەس ئەم مێژووە بۆیەوە باس ناکە هیچ کەس هەروە لە خۆی و تاران بووگە و هەروە لە خۆی و ئەسەمۆڵ بووگە و هەروە لە خۆیوە سلێمانی هەروە لە خۆی ئیبراهیم پاشا دروستی کرد سنە هەروە لە خۆی وە ئاسفەکان دروستیان کرد هەروە لە خۆی و چۆن دروستی کرد چۆن هەروە لە خۆی وە دروستی کرد بۆ هەروە لە خۆی وە دروستی کرد کەواتە تۆ وەختی بەحسی سەرمایەداریەکەی شێمانە دەرنەزەر بگری تۆیشی بزانی سیگاری تا ئاگاتە مژێ چی گەرەکە تا ئاگا بەم مژە چون تۆ بیر ناکەی تۆیژی دنیاوا لە ژێری نایژی ئەم بازاڕە چۆن هات مناسباتە ئەم بازاڕە چۆن هات چۆن هەموو کەرەستەکانی بەرهەمهێنەر لە دەستی خەڵک هاتە دەرەوە هەر هەمووی خریا دەسە ئەدەیەکی چکۆلە چۆن بۆیە تاریخە ئێرانە جوولەکە پێت ئێژێ کەس لەم سەرزەمینە کوردەوارە ساحێوە هیچێک نییە سڵتان ساحێوە هەموو شتێکە لذا ئەم سەرزەمینە مڵکە مشاعە و مڵکە مشاع سڵتانە بۆیە تیولداری کردگە زەمینی داگە بکرێ هەمووی درۆیە
هەر هەمووی درۆیە. ئەمانە دەولەکانە متأخر ساختە شدە توسط نظام سلطەی جیهانی. نەزمە جودۆکریسیانەتیە بازاڕن و ئەم خەڵکی ئێمە حاڵی نییە، نازانی چ خەوەرە، وردە وردە خەریکە، وردە وردە هێدی ئارام خەریکن، خوی ئەگۆڕن. کابرا معتاد بوو بە سیگار، معتاد بوو بە چاخ و نەی ئەزانی خەریکە معتادەوێ بە کالایەک، بە قاوە، بە تریاک. ئێستا دەکرێت بە ڕوونی تێبگەین کە پێکهاتەی کۆنی بازار کە بریتی بوو لە تۆڕی خاوەن سەرچاوە بەرهەمهێنارەکانی بازار، نەزمی کۆیلەسازی سۆفی دەروێشی و بەڕێوەبەرایەتی دار و خلافەی جودۆکریسیانەتی لەژێر کاریگەری گۆڕانکاری قوڵ و زۆرەملی هەلومەرجەکانی بواری بەرهەمهێنان و تەکنۆلۆژیا و هەروەها پێویستی بەپەلە بۆ چڕکردنەوە و بە بەرنامەگەری یەکدەساز و سادەساز بنیاد نرا و بەڕێوە چوو. ئالەگرا کە پێشکەوتە تەکنۆلۆژی هات، احتیاج بە چڕترکردن و تەمەرکوزە زیاتر هەستی پێکریا بە هاتنە ڕێگەی ئاسن. جا بڕۆن هەر ئەم مێژووە درۆزنانە تحقیقکەن. ڕێگەی ئاسن لە 1800 وردەیەک تەوەسۆتە فڵانە کۆمپانیە ئینگلیسی تێرنی بۆ سوڵتانە عوسمانی، ئێژن بۆ یەکەم جار لە لادیەکان و ئیتر بەرهەمی جوتیاری لەبەی نەئەچوو ئەهات. کەسیش نییە سوال بکات لە خۆی بێژی کاورای کاول. ئەگەر حتا شەمە نەفەر نەهات بوو، ڕێگەی ئاسن نەهات بوو، لادێک یا شارێک وەکو ئورفا نەی ئەتوانی بەرهەمەکەی بگەێن تا ئەسەمۆڵ و کەناری دەریا بردەی بکەن. ئەم خەلیفەیەتی هەڵگریا بە عوسمانیە بە باجە کێژیاگە. ها وەختی تۆ ئێعتراف ئەەکەی کە شەمە نەفەرێ وەختی تێت، ئەبێتە هۆی ئەوەی کە بەرهەمە کشت و کاڵیەکان لە بین نەچێت، لە ئەوەی زیادەست لە بین نەچێت و تۆ بتوانی بیگۆزیتەوە بۆ بازاڕەکانی تر. ئەی جاران بۆ نەتە کرد، ئەی ئەم خەلیفە بەچی ئەژیا جاران؟ جواب نییە. ئێژێ درۆزن حافزەی نییە؟ هەر لەم سەردەمە ئەمانە تێن لە ژێرە ناوە، ئەمانە تێن لە ژێرە ناوە چڕترکردنەوەی دەسەڵات تحتە ناوە حکوومەتە قانون، هەنگاوەتر هەڵەگرن بۆ دروستکردنی کۆرپۆریشن لە ژێرە ناوە دەوڵەت میلەت. ئەمە کەیە؟ ئەمە سەروبەندێکەوە لە هندوستانە 1858 کۆمپانیە هەندە شەرقی و بە نسبەتە ئیمپراتوریەتە بریتانیا، یعنی پادشای بریتانیا فقط لە هندوستانە 200,000 سەربازە مسلحی هەست. هێزە بریتانیا 100,000 نییە. سەروەتێکی بێپایانی هەست. 2/3 خاکە کورەی زەمین وا لە ژێرە دەسە کۆمپانیە هەندە شەرقیە. ئێژێ لە 1858 ئەمانە مەنابع خۆیان داوە پادشای بریتانیا. سوال بوو کۆمپانیە بەم عەزەمەتە، بەم گشتە شێرهۆڵدرە و سەهامدارە، بۆچی ئیشی بێت عەزەمەت خۆی و پوڵ خۆی و قودرەت خۆی و خاکە خۆی باتە پادشای بریتانیا؟ بوو دێخۆ ئاوا بکە پادشای بریتانیا حەپەلوشەکە. بۆ ئیشی بیکە؟ کامە ئەقڵێژی و کارەکە؟ وەڵا لە دوای قیامە مسلمانان لە هەندە دەیکەچی، یعنی بۆ ئەوەڵین بار تازە پادشای بریتانیا دەسەگرێت و دەسیا عامەلەن هندوستان نوێنە لە پادشای بریتانیا تێبەسەری و حکومەکە. ئیتر مەهاڕاجەکان و نەوابەکان و ئەوانە نیەن، فەرماندارە بریتانیایی تێت. بۆ ئەم کارەکە کورە با بگەن کۆمپانیە هەندە شەرقی لە سوورەتێکی ترا متەجەلی ئەوێت. قدرەتی جدید هاتکە، هێزە بوخار هاتکە، ڕێگەی ئاسن هاتکە، جێبەجێکردن ئاسان بووگە. لەذا کۆمپانیە هەندە شەرقی لە بینەچێت. بڕۆن ئەمە سوالکن لە پرۆفسۆرێکی ئینگلیسی، بڕۆن پرسن کۆمپانیە هەندە شەرقی بۆ ئیشی واکە؟ حەج کە جوابە ناداتەوە، حەج کەس ناتوانێت جوابە بات و نەئیژێ بۆ.
ئەم کۆمپانیە هەندە شەرقیە وا 39 مایل ئەسنادی هەست بەم سروەتە عەزیمە چی پێتێت بەش ئەوێ بەسەر شعبات و جۆرا و جۆرە لە ژێرە ناوە دەوڵەت میلەت ئێستا حاڵیتان بۆ خۆیان هیچ وەخت دەوڵەت میلەت نەوگن و ناگەهان دەوڵەت میلەت لەگرا مەعنا پەیاکە چون لەگرا شعبات و کۆرپۆریشنی تەفکیک ئەوێ لە ژێرە ناوە میلەت سازی یەکدەستسازی و سادەسازی یەکدەستسازی و سادەسازی لەگرا سەرەتای دروستکردنە ناسیۆنالیزمە تورکی و تورکیزمە ئێرانیەتە مێژووسازی تاریخسازی تا کۆرپۆریشنەکان مەعنا پەیاکەن و بەعد بێژن ئەردەن و فلستین و مصر و بەحرین و ئیمارات و ئەمان و چوزانم عێراق لە دڵ ئیمپراتۆریەتە عوسمانی دەرات کە خوا هەڵی ناگری ئەمانە چی وگەن ئەمانە حەچێ نەوگن ئەمانە ئیمپراتۆریەتە عوسمانی وگن تەنزیمات وگن ئەفغانستان و پاکستان و هندوستان و نازانم تاجیکستان و سەمەرقەند و بوخارا و ئازەربایجان و ئەرمەنستان و گورجستان چی بووگەن لە ژێرە دەست سەفەویە و قاجاریە بووگن زەندیە و ئەفشاریە و بووگن و ئیستە دا پرۆسیاگە چکۆلە بووگەسۆنی پشیلێ بووگەسۆ ئێران ئیتر کەسێ ناڕوا هۆڤیەتە ئەوانە تەعقیب کە ئەوانە کێ بوون چۆن بوون چه شکلی بوون چ تەمەدونێکیان بوو عوسمانی قاجاریە امتدادێکی تاریخی لە ئیمپراتۆریگەرە داڕزیاک ئێستاونە دوو دەوڵەت میلەتە ئێرانی دەوڵەت میلەتە تورکی و ئەقمارێک لەمانە جگەیەوەی تۆ ئەوێتە دەوڵەت میلەتهای تازە بە ناو فێڵد ستەیتهای جەدید واڕیشەی تاریخیان نییە ئەمە و مێژووەسەوە کەس باسی ناکە من تاگرام مەخوێند و بڕێک توولانی بوو ئەمە ڕەوایەتێکە کە کورد لە خۆی ئەیکا بۆ ئاخیزە جیهانی لە بەرامبەر نظام سوڵتا لەمەی کە کورد ڕۆژ لە دوای ڕۆژ چکۆلەتر ئەوێت و بێدەسەڵاتتر ئەوێت و بێقودرەتتر ئەوێت و حاڵی خراوە مەعیشەت نێ لە دەستیا بێ هەمە چیز ئەکرێ هیچ و پوچ ئەکرێ بێهوڤیەت ئەکرێ و لە خۆی ئینسانی دوور ئەکرێت و ڕۆژ لە دوای ڕۆژ هەروەکو چۆن دەولەکان ئێمەیان وا پێ کرد پاشاکان و سەڵتەنەکان ئێمەیان وا پێ کرد ئیمڕۆ کەسانی تەحتە ناوە نوخبە و حکوومەتە نیمچە کوردی و حیزب سیاسی بە ناوە دەمەقۆپان و کوردی و زوانە کوردی ڕۆژ بە ڕۆژ ئێمە سەخیفتر دواکەوتکتر بێدەسەڵاتتر بێعەقڵتر ئەکەن تا لە خوی خۆمان دوورۆکەوینەوە سەرزەمینیان لە ژێرە پێمانە کێشاگە تەسلیم بوونیان لە ناوە ئێمە دروست کردگە ئێمە بووگین و مجرم تا لە خوی کوردیە خۆمان دەست هەڵگرین و لە بیرمان بچێتەوە کە کورد بووین کوردبوونی زۆر ئاسانە بڕۆ لای خەیاتێ بدە دەسێ پانتۆڵە بۆ ئەدووری ئەکەیتە پێ کوردی تەزوێ حدرێژەگریتە دەست و کوردی متوجه بووین پس ئاخێزنامەی کوردان خەریکە ئەم واقعیەت لە سەرزەمینە کوردەوارە بەحسەکە تەمامە ئەوانەی کە ئیسە تۆ بە دەور بەرتا ئەوێنی بۆ مؤسساتن یەکیان کورد نیەن یەکیان خەبەر لە جەهانە کوردی نادات جا ئیستا ئەمانە بێن ئەمە باتڵکەنەوە ئەوە پارتی ئەوە یەکێتی ئەوە کۆمەڵە ئەوە دموکرات ئەوە پەکەکە ئەوە دەوڵەتە ئێرانی ئەوە دەوڵەتە عێراقی ئەوە من بانگیان ئەکەمە مەیدانە مبارزە و منازەرە بابێن تا من سابتی کەمە من مێژووی کوردە بۆ سەریان خستکەسە هەنگەڵیان قسە ناکەن مەگەر ئەمانە هێزە کوردی نیەن ئێژێ کوێرە چیت گەرەکە ئێژێ دوو چاو ساق دێ من ئاخێزنامەیەکم بۆ تاورگە پڕ لە سەروەریە کە نیشان ئەدا تۆ کۆیلەی هەزاران ساڵە نەولی بەڵکو تۆ کەوتکیتە ناو گێژاوێ خەبەرە نەوگە لە 200 ساڵە پێشە تا بە ئیمڕۆ هەر خەریکن بچوو کتەکەن تا لە ئاخر نابود بکرێ و حەل بووینە ناویانە دێ ئەگەر تۆ هێزە کوردی بووە تا ئیستا ئەمتە مەشیە وەکو ئایاتە ئیلاهیاتی بگرتایە دەست بەسەر سنگ تۆ بتگەڕاندەیە ئێژێ تین و هەمیشە ئاوی لەبەرە دێ تۆ ئەگەر کورد باز بوویت و کوردایەتی کردبوویت بۆ ئەمتە نەگرتە دەسۆ بە شوێنە ئەما ئەگەڕیایی تروانیە بڕۆ بێرە هەر کەسێ پێت وایە فیلسوفێکی گەورەی ئوروپاییە بێری تا بێتە مەیدانە ئێمە و ئێمە لەسەر ئەم مێژووی یەخی پێ بگرین دابزانین ئەو ڕاستەکە شەخشەناسە یا ئێمە ڕاستەکەین چۆن تۆ ئیستە قرچۆ بووگی تۆ خۆت کزۆ کردگەسە و خۆت دەرناخی ئاغای پارتی دموکراتە کوردستانە عێراق ئاغای پەکەکە ئاغای کۆمەڵ ئاغای دموکرات ئاغای یەکێتی نیشتمانی بۆ خۆت دەرناخی مەگەر تۆ کوردباز نییە مەگەر تۆ تینووی نەبووی مەتنێکی ئاوا دەسەر کەفێ بۆ ئیستە نای باسیکەی
چه سوودێکی واتیا لەوەی کە تۆ مردمە ئێمە ئەەکەیتە ئاش بەتاڵ کریاگە 2500 ساڵ 2500 ساڵ ئێمە خۆمان گرکە بە نۆکەری دێ کەسێ 2500 ساڵ خۆی گرتوێ بە نۆکەری بە موعجزەی خوایش تەکان ئەخوا دەسەڵەگرێن نۆکەری دەسوێتێکە مێژوو دەوران متەئەخرە ئێمە وا نایژی چۆن ئێوە هەروە بە بەلاش هەزاران هەزار نەفەرتان برداتوان و کوشت ئەم خەڵکە کورد بوو نەیەچوە ژێربارە کەس تەمەدونی بوو بۆیە تۆ بەڕاحەتی بە دوو چەقان هەر نەیەپرسی تۆ چی ئێژیت هەر نەیەپرسی تۆ چی ئێژیت کەرەستەی شەڕکردن بووایە شەڕیە کرد و تۆ کەس نەیەپرسی ئەم کەرەستەی شەڕکردنتە لەکوێ هاورگە ئاخێزنامە لەگرا هەڵتانەتەکێنێ و سەرانی یەکێتیەوە بەدەست ئاخێزنامەتان گرتوە بۆ سکوتتان کردە بۆ جواناون خۆ دەمتان درێژە بۆ دەستناوەنە قەڵەم جوڵمان بن و باتڵمان کرد بێژن وانییە ئەمە ئاخێزنامەس و ڕەوایەتە کوردیە و ئەوەنینبارە کورد لە دەورانە مۆدێڕنا ڕەوایەت ئەکا لە خۆی ئمڕۆوێ سوحابێ ئێوە هەڵە تەکێنێت یا دەبێ بێنە ناوی یا دەبێ شەڕکەن و بجەنگن بەرامبەری کامیان لای وەخۆ